برزي خدايا قرآن قرآن فرمودي برزي خدا قرآن قرآن بويا مبوي بسيرا قرآن قرآن بويا مبوي بسيرا سرايا فرشك دار رنايا شوقي داوايا سرايا فرشك دار رنايا شوقي داوا أتو دياري بني رخي هاتي للاي خداوا أتو دياري بني رخي هاتي للاي خداوا يا قرآن قرآن فرمودي برزي خدايا قرآن قرآن فرمودي برزي خدا قرآن قرآن بويا مبوي بسيرا قرآن قرآن بويا مبوي بسيرا تو أوسرا يا بوي تو أوسرا يا بوي كأخوا كردي بدياري زو روشني شني دياري وندياري روناجي يا قرآنا يا لبودلي هموانا يا روناجي يا قرآنا يا لبودلي هموانا سديجي زوري هيا وأوي مسلمانا سديجي زوري هيا وأوي مسلمانا يا قرآن قرآن فرمودي برزي خدايا قرآن قرآن فرمودي برزي خدا قرآن قرآن بويا مبوي بسيرا قرآن قرآن بويا مبوي بسيرا هەر بمێنەیە کاک حاجی بەخێر بێ وەزارەتی دیکە دەستان خۆش ساڕوان مامۆستا ئەحمەد گەلە خۆشحاڵین دەستی جەماتێش خۆش خودش ڕۆزی دەنگ خۆش هەبی ئەمن یەکێکی لەوانەیە کە زۆر لە مێژە گوێ لە دەنگت دەگرم ماشەڵڵا دەنگت هەروەکی خۆیمایە الحمد لله فضل خۆیان کاک هەر هەبی ئەخوا دەنگ خۆش و دەنگ زۆر سپاس دەکەم هەر بژی سلااوان لێبێ ئەزیزان بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە ئەم پاشیڤەش پاشیوی 23 بەخۆ بەژوانی برا لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازش هەیە لەم پاشیڤە بۆتانی پێشکەش دەکەین ئیدی ئەوەی کە هەیە ینی هەم مامۆستایانی هەمیش دکتۆر لەبارەی ئەو تەوەرانەی کە ئامادە کراون گفتوگۆ دەکرێت و لە دەرەوەش کۆمەڵێک دەستڕەنجین دیوانە گەرمە گەلەکە یۆش هەمی گرنگترژی ئەڤرو کۆدێتمە فرێشن هەموو یەکسەر دەش فڕێ نەدەرێ سەکە لەوێ کولیچە ئامادە دەکەن گەل کۆمەکە گەنجۆک و کارە دەستیت کەن
زۆر باشە جا خۆدا هەست کرد پۆش دەچینە بۆ فڕنەکەش لەوێ دیار و عندك جيب سوشيال بە ميديا موبايلات خوات گەرمی مجين کادەی دەخۆین جماعة الموبايلات خوات مجين كساقة لمنيا. موبايل مجين كسر بخلط دبري جماعة هو خذ كساقة. اخواتي هلا خذ اخواتي قلب خيرات مشغولة صلاة النبي قلب خيرات يلا السلام عليكم ورحمة الله وبركاته باشي وأفشوا باشي وبيستوسي يعني كو شوان شافيت توكن كو قال لك قدرن قال لك البيروز اف هيفا همين بيروزة ودفي هيفا دا قرآن بيروز يا اخواري يعني همي وقت توت بيروزن بس شافيت توك دهت اخيري قال بيروز ترن قال جراحاتنا بحس كرن جواليه پیغمبري بس صلى الله عليه وسلم افشوا خود حس كدت قال هذا بين بابت الجرينج دي مهبن و هين همي هوري كاريو اكودوب كن سر کار خیره هکوی یک دیز یه پیچک یه شوله شریعه پیچک دیر بخن هاری کاری اکودوب کن اکودو شرجی دیر بخن ویش الله امریکا یک بین که ام زیادتر هاری کاری اکودوب کن بو کار خیره جی ما بس ما جی وقت مهوان تو صام مهوان کنیا جی ما مستایونی حتی سرود بیجک جی ام همین پیگ و کار که خیره بکن بو بابت افشافه سبارت با سنة أو رفتار وكردواني كبيغمبرمان صلى الله عليه وسلم سنة كرفيري رونتلو هذا شو مسألة يا ربي إيه رونا كتير بوا شوف بسم الله الرحمن الرحيم إدي لسرو بابتش لسر بابتي سنة بابزانين تاچن بيويستا تاچن يعني باس كراوا و سنة بوتيا لتنيش فرز كان سنة يعني تاچن جرينجي هي و بيويستا كان السنة تيا بوقس كردن لسر أم مسألة بيقمان مع مستعيني وكو هرشويشي ديك كتايبت بو برسيك ياخد توري آماده كراوا مع مستعيني آيني زانیاریکان و علمی خۆیان زانستی خۆیان لەبارەیەوە دەدەن بۆ ئەم شەویش زۆر بەڕێز مامۆستا ئیسماعیل حەس کرد کفرە دووڵی وانە کفرە دووڵی ناوچەیەک ئێستا هات پرسیار دەکەین بابزانین بژنەوی ئەس بێناکەم کفرە دووڵی کیریا ڕاستی یا الله مامۆستا یا الله عەلەیکم السلام وەرەحمەت الله بەخێر یا خوا بەخێر السلام عليكم ڕەمەزانیشتان پیرۆز خوا قبوڵی کە باسانك السلام يا ربي ناخۆشە ها كم شو روجي او مانجا بيروزا ماوا والله وكبلي زور ما بريك دو كم ماوا بلام لناو كما كيدا ما شاء الله لبر بركته شواني قدر داينا دستان خوش بيت براسي ما شاء الله صداياكي خوش بو دست خوش لو بيان زكاين زايهم لياكي داتوا وفقني ان شاء الله رمضاني ما قلت لها داس كيف ما بيبسيري كفر دولي كفر دول واللو بيش دلين كفر دول يعني او لا اصلي خوي دا قلب المكاني بيكراوة دولة بكفرة دار كفر هي داري كفر دولك بو أو داري زور ليبون بس بو كسوق بين سر زبانين قلت لك كفر دولي كفر دول لقى الحاجاوات يكلبوها لما تقيرانية حاجاوة ايه تمام هذول 200 حاجاوة ورانيا بس كفر دولي مش نيجي يا اخوة بخير سباسك ان سلام يا ربي انا داليو ليو بينا زمان كوتوني ركانا زوزو دتسيو ويندريان بخواي تك مدالي ما ليو بوا لا زالي جماعي لجار جار يعني من جارك إن شاء الله هردتين ولا كان مليون بس رمضان ينسون على بروي رمضان بخوتان دزان ما مستعمل قفل دادرين راستا يا أخوة بخير ما سباسك إن سلام يا ربي أم بابت جرينج فاكين ما هيت إسلام ده فرض ما يتهنج السنة يعني هم بقشتي عبادات ما بس ما ينجي هر تشكي پیغمبری صلی الله علیه و سلم کربتش بلیت ناف آیات قرآن پیروز دیاره او سنت نوید پیغمبری صلی الله علیه و سلم جز بچیک ترین تش حتی مازن ترین تش بس آیا جانا مسلمانی دا بشكل مازن فدرت ينجي دويت هما أمزلة ترمجيلي فرزابين. بسم الله الرحمن الرحيم. بناي خواي قولوا مهربان. دستان خوش بيت. بو أو تورا جرينجا فعلا توريكي جرينجا. مسألة سنة بيغمبر أكرم عليه الصلاة والسلام. لفرموديك هذا فرميت من دوشتن بو إيوه بجيشتوا. أجر إيوه دستي بيو بكرين قمران عبن. يكي لوانا قرآن. أو تريان سنة بيغمبري أكرم عليه الصلاة والسلام أو سنة الصحيح والراس ودروساني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم باصلي وكردوه سنة واجبات كالدمي بيغمبري صلى الله عليه وسلم يخوال السبيه بوا بجياني إيما چونك إيما همو رفتاري كي بيغمبري خوا همو قصي كي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بو إيما سنته وبيدنجي بيغمبري خواج لسكر دوي كسيكا كوا صحابية كردوية تو بيغمبري خوا بيرازي بو أويش دبيت السنة بو إيما بويا دزقرتن بسنة واتا دزقرتن بأخلاقي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي من تمسك بسنتي
عند فساد أمتي فله أجر شهيدي لسردمێکدا کە خەڵکێکی زۆر بڵین ڕوو لە خراپەیە ئینسانێک کۆمەڵە خەڵکێکی شەوە دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا دەگرێت ئەجر و پاداشتی شەهیدی هەیە لای خوای پەروەردیگار بۆیە زیندووکردنەوەی سونەتەکان بە شێوازە عامەکەی نەک بە باز نەتەسکەکەی ئێمە وا تێگەیشتەکەی چێ بازەکەی چیە بازنێکی تەسک هەیە لە بیری خەڵکدا کە دەڵێن سونەت وا دەزانین تەنها ئەو نوێژانەیە کە ئینسان ئەنجامی ئەدات دوڕکە سونەتی پێشنوێژ و پاژنوێژ و نازانچی کۆمەڵێک لەو شتانە ئەوانە سونەت بەڵام شێوازە عامەکەی ئاکار و ڕەوشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیکەین بە دەرسێک لە ژیانی خۆماندا جێبەجێ بکەین تەطبیقی کەین بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووی بازنەفراوانەکەی وەکە تەماشاکەین ئەخلاقیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا لە ڕووی ئەخلاقەوە ئەخلاقی قسە ئەخلاقی عەمەلی مامەڵەکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ دەوروبەر و مجتەمع و کۆمەڵگا لەگەڵ موسڵمان و غەیرە موسڵمان و ژیانی ڕۆژانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازگۆیی نەرمونیانی تەعاونی خەڵک یعنی ئەوانە هەمووی ئاکار و ڕەوشتی جوانی پێغەمبەری خوانە بۆیە پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوا لەسەر بێ لە ڕووی ئەخلاقەوە لە قیمەدا بوو ئەگە تەماشای قورئانیش بکەین خوای گەورە لەناو هەموو ئەخلاقەکانی پێغەمبەری خوا شتێک دیاری ناکات بڵێ پێغەمبەری خوا ڕازگۆیە پێغەمبەری خوا نەرمونیانە نا لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ تەماشاکە و شتێک چاوی خۆ داخەی هەرچی ئەخلاقی جوانە بێنە بەر چاوی خۆت پێغەمبەری خوا ئەوە بوو خوای گەورە بۆیە وەسفی دەکات و دەفەرمێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم تۆ لەسەر ئەخلاقی گەورەی ئەوەیە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە لە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پرسیاری لێ دەکرێت ئەخلاقی پێغەمبەری خوا چۆن بوو کانە خولقه القورئان کە ئەخلاقی پێغەمبەری خوا قورئانی بوو شتێک نییە کە بڵێم وەڵای فلان و ئیسان و یەک بە یەک بۆت بژمێرم قورئان بخوێنەوە ئەوەی کە باسی ئەخلاق جوانیە لە پێغەمبەری خوادا بەرجەستە دەکرێت ئەی پێغەمبەری خوا بۆ ئێمە دەبێ ئێمەش لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر يعني پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ باشترین قودوە و ئوستادێکە بۆ مرۆڤایەتی ئوستادە بۆ هەموومان بۆ هەموو چینێک بۆ هەموو جیلێک بۆ پیاو بۆ ئافرەت بۆ دکتۆر بۆ مهندیس بۆ سەرۆک بۆ هەموو کەسێک چونکە پێغەمبەری خوا هەموو شتێک بووە کەواتە ئەخلاقی پێغەمبەری خوا بریتی بووە لە ڕازگۆیی دەبێت ئێمە وابی یعنی سنەتی پێغەمبەری خوا چۆن بووە بۆ نمونە مامەڵەیەکی جوانی کردووە لەگەڵ کەسێکی یەهودیدا ئەوە بۆ ئێمە دەبێت سنەت ئێمەش دەبێت مامەڵەمان جوان بێت پێغەمبەری خوا نەرمونیان و حەلیم و لەسەر خۆ بووە دەبێت ئێمەش ئەوە سنەتە بۆ ئێمە کە ئێمەش ئەوەی بکەین یعنی ئێمە دەبێت لەسەر ئەو ئاکار و ڕەوشتە جوانانە بڕۆین و ئەگەر تماشای سنەتەکان ئیعجازی سنەتی پێغەمبەری خوا کە ئێوە تەئکیدیان لەسەر کردووە یعنی پێغەمبەری خوا لە ساڵی لە 1400 ساڵ 400 چەندە ینی ساڵە گەیشتونەوەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە باسی کۆمەڵێک شتی کردووە ئەو کاتین هیچ جامیعەیەکی گەورە نەبووە لێکۆڵینەوە بکە لەسەر شتەکان و بڵێن چ شتێک ئەوەی بە پێغەمبەری خوا گوتووە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەکانی ئەوەندە علمینە ئەوەندە زانستینە یعنی ئینسان بەڕاستی سەری دەسوڕمێ بۆ نمونە لە باسی دروستکردنی کۆرپەلەدا کە بە شێوازێک باسی دەکا کە باسی دەکات لە چ ڕۆژیدا جەستە دروست دەبێت گوێسکە دروست دەبێت چاو دروست دەبێت علم ئەوە ئیسباتی کرد باسی مێژ دەکات کە دەفەرمێت کە پێغەمبەری خوا دەفەرمێت کەوتە ناو ئاوێک ناو شیوێک ناو مەرگەیەک چایەک هەر شتێک نافەرمێ فڕیدا باڵێکی پێوە نێو قومیکە پاشان فڕیدا لەبەر ئەوی باڵێکی ژەهر و ئەوی تری شیفاە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس دەکات دەڵێ ئەگەر چوونە سەر جێگا بەیانیاتر بە زانست سەلمێنراوە باڵێکی ئێستا هەموو وەکو جۆرێک لە مادەی کلۆرە پاک دەکات بەڵێ بەتاکید مەبەستم ئەوەی کە ئێستا ئیسپاتی علمی بووە لەسەر ئەمانە لەولاوە وەرە تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە بەیانیدا کە لە جێگەی خۆ تاستای بەتانیەکە سێجار ڕابۆشێنە بۆچی لەبەرەوەی دەڵێ ئینسان پێغەمبەری خوا دەفەرمێت ئینسان کاتێک دەنویت ئەوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئێستا علم ئیسپاتی کردووە دەڵێ ئەگەر ئینسان دەچێتە سەر جێگەی خۆی دەنوێت کۆمەڵی خەلایی مردوو لە جیسمی ئینسانی بەردەبێتەوە
لە نێو ئەو شتەیدا دەمێنیتەوە ئەگەر ڕای نەوەشێنیت و هەر ئەوە هەڵیگری ئەو خەلایە ئێکسپایار و خراپانە دەمێنیتەوە سمینیە کە چۆ ناو جێگای خۆی دیسان ئەوانە بەجەستەی وە دەنووسیتەوە تووشی نەخۆشی دەکات ینی بۆیە بەڕاستی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ینی لایانی علمیەوە تەماشاکەین بەڕاستی لە قیمەدایە ڕاستە کۆمەڵێک شت بەدەمی پێغەمبەری خوا ئەو گوتراوە بەڵام ئێمە بە دوای شتەکانی ڕاست و دروستی پێغەمبەری خواوە بین بۆیە پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئەوە زاتە مبارەکەیە کە خوای گەورە دەرحەقی ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. باش مامۆستانی مەرجە هەر شتێک کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کردبێتی ببێتە سنت بۆ ینی پێڕەوانی ئاینی ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەش زانایان قسەی جیاوازیان هەیە چۆن بۆ نمونە هەندێک سنت هەندێک شت هەیە بەڵێ سنەتە دەبێت چۆن بۆ خۆی کردوێتی بۆ ئێمەش ڕەت دەبێت دەگەڕێتەوە و هەندێک شت هەیە ئەوەی کە پێغەمبەری خوا کردبی شەنیە هەمووی واجبێ بۆ نمونە مەسەلەی خواردن ڕاستە کە باسی خورمادەکەەوە ئیجازە بەڵام پێغەمبەری خوا تەبیعەتی بۆ خواردنێک چوە خواردوێتی ئەمن حەزم لەو خواردنەی نییە ئایا دەبێت ئیلا ئەوە سنت بێ بۆ من نە مەسەلەی هەندێک شت هەیە تەبیعەتە شێوازی جلو بەرگە بۆ نمونە پێغەمبەری خوا لەسەر دەمی خۆی جزاشی لەبەر کردووە ئایا بۆ من سنەتە نەخێر سنت نییە کەلتور و عادەتی ئەو کات ئاوا بووە ئەگە پێغەمبەری خوا لەناو ئێمەدا ژیابە بە تاکید جلو بەرگی کوردی لەبەردەکرد لە وڵاتێکی ئەوروپی ژیابە جلو بەرگی وای لەبەردەکرد بەڵام گرنگ ئەوەی شەرعی بە بۆیە ینی ناکرێت بڵین جلو بەرگ قیاس بکرێت جزداشەیەک بەیەک هەر شتێک لەوانە بکرێتە پێوە بکرێتە سنت بۆ ئێمە بەڵام کۆمەڵە شتی تر هەیە کە پێغەمبەری خوا بڵێ بۆتە سنت ئەو مەسەلە ئەخلاقیاتەکانە مەسەلە واجباتەکانە مەسەلە لە ئەو سنتانەیە کە پێغەمبەری خوا باسی لێوە کردو هەممی گۆڤ فرض البيشيا سنة تيجي عند جارهنا مثلا قال موقف هنا مثلا سنة بيش فرض كيفت يجي ام تشوا خوش هندي بارزين جاري فرض جانمية مسلمان دا بريا سنة بتشين كي قال جارا مناقشة مسلمان حتى امجي في مجلس دا بتشرد بود بتمناقشة سر سنة هذا بيتفي يجي بيتفي نينا سنة پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرميت انسان زياتر بسنة الاخواني سيك دبيتوا زیاتر بە سنەتان لەخوا نزیک دەبێتەوە واجباتەکان ئەرکە منەتی تێدا نییە دەبێت بیکەی ئەمرە و ئەمری خوا یعنی بۆی نەخوای پەروەردگار دەفەرمێ ئاقیم الصەڵات نوێژ بکە ئەگەنێکی عقابەت هەیە دەفەرمێ بە ڕۆژوو بە بەبێ هۆ بە ڕۆژوو نەبی گوناحبار دەبی دەفەرمێ دزی مەکە ئەوە ئەمرن ئەو واجباتەکانن هەموو مەسەلەی زەکاتە مەسەلەی حەجە ئەوە لە کاتێ هەبوون و تااقەت و توانادا بەڵام لە مەسەلەی سنەتدا قاعدەی سنەتی وانە سنەت قاعدەیەکی خۆمان هەیە دەفەرمی ما يثاب على فعله ولا يعاقب على تركه لەسەرکردنەکەی پاداش وەردەگری بەڵام لەسەرکردنەکەی گوناحبار نابی بۆ نمونە کابرا هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە سەحابەکان فەرمووی یا رسول الله والله من واجباتەکان جێبەجێ دەکەم عرابیەک بوو پێم عرابیەک بڵێ واجباتەکان جێبەجێ دەکەم ئەوەی دەکەم بەڵام بەخوا سنەتەکان بە من ناکرێت ئایا ئەم شوێن و جێگام لەکوێیە فەرمی فی الجەنە ئەگەر وا بکەیت ئەگەر ڕاست بکەیت ئەو شتانە بکەیت ئەوە جێگەمەکانت باشە بەڵام پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە باسمان لێوە کرد مەسائلە سنەتەکان زیندووکردنەوەی سنەتەکان زیندووکردنەوەی شەوانی قەدر کە ئێستا ئێمە لێرە دانیشتوین ئەوە پێغەمبەری خوا کە لەو دەشەوەدا زیندوی کردوێتەوە خۆی و ماڵ و منداڵ و هەڵی دەستاندن ئەوە زیندووکردنەوەی ئەم سنەتەیە ئەوە ئەجر و پاداشتی لەسەر وەردەگری ئەوە وەکو چۆن ئینسان زۆر جار لە مەعامەلەیەکە لە ئیشێکە پارەیەکی باشی دەست دەکەوێت بەڵام لە مەزالی سنەتدا لە جێبەجێکردنی سنەتەکاندا تیجارەتەکە لەگەڵ خوایە تیجارەتەکە بۆیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە لە شەوەکانی دەشەوەکاندا هەدەهات بەلای ماڵی فاتیمەیدا دەڕۆیشت لە دەرگای دەدا و بانگی فاتیمەی دەکرد و بانگی مامی عەلی دەکرد هەستن وەختی عیبادەتە بڕۆن نوێژەکانتان بکەن بۆیە ینی بە سنەت لە خوا نزیک دەبیەوە بەکردنەکەی پاداش وەردەگری بە نەکردنەکەی گوناحبار نابی بەڵام واجب کە بەڕاستی دەبێت ئینسان جێبەجێ بکە بە نەکردنی سزا و عقابی هەیە هەکە کۆبراێک فەرزۆن نەکرد بە سنەتە بکرد بوون نمونە سەردۆن و سیلەت ڕەحمەوەنە سنەتیان خێرکردن سنەتیان چزانم هەر تاکێ سنەت پێغەمبەری کرد سنەتەوە بکرد بەس فەرزۆن نەکرد کۆبرا نوێژۆ نەکرد بەس یەک ڕەحمە گەل دەیکۆ بۆ بێت خۆ ڕەحمەت گەل هەواڵت وەکۆی کە دەڵێن دڵی باشە دڵم بەڵێ سپیە ئێمە دەڵێ ئەگە ئاو هەبوو تێمون بەتاڵە بۆ قسەیەکی فیقیە ینی چۆنە مەبەستم ئەمە لە شەعنی شتەکەی کەم ناکەینەوە دیسانەوە جێی دەستخۆشیە
دیسانەوە لەوانێ ئەوە وەکو سنەت جێبەجێ نەکە وەکو عادەتێکی خۆی شتێکی جوانە کردەوەیکی جوانەکە ئەنجامی ئەدا لەسەر کردەوەکانیش بەڕاستی پاداش وەردەگری بەڵام لە دابنێت بەڵێ لە دنیادا لە حاڵەتێکدا عفوەن باتەوەکەم باش لە حاڵەتێکدا ئەگەر بڕوای بە واجباتەکان نەبێت بەس پاداشتی خەڵک وەردەگرێتەوە لە دنیادا ئەگە بڕوای پێ نەبێت بەڵام ئەگە بڕوای پێ هەبوو بۆ نمونە لەبەر تەنبەڵی هەندێک شتی نەدەکرد ئاو کاتی ناڵێن لە بازنی ئیسلام دەچێتە دەر گوناحبار دەبێت سزای هەیە بەڵام لە مقابلی کردەوە باشەکانیشی پاداش وەردەگرێت باشە ئەمە مستا بۆ نمونە کەسێک هەیە کەم و کوڕی هەیە لە فەرزەکان لە نوێژە فەرزەکانەیە یعنی ئەگەر تایبەت بەس نوێژ وەربگرین و لەگەڵشیدا ڕۆژوش ینی ئەگەر لە وەڵامەکەتدا ئەو هەبێت کەم و کوڕی هەیە لە نوێژەکان سنەت دەتوانێت ئەو نوێژانەی کە لە هیسی چووە بۆی پڕبکاتەوە بێ جێگەی بگرێتەوە و بۆ ڕۆژیش بە هەمان شێوە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لەسەر بێ حەدیثێکی هەیە دەفەرمێت لە ڕۆژی قیامەت یەکێک لەو مەشەدانە کە نیشانی پێغمبەری خوا دراوە دەفەرمێت پیاوی وایە دێنن کەم و کورتێک هەیە لە نوێژە واجباتەکانی کەم و کورتێک هەیە لە نوێژە واجباتەکانی پێغمبەری خوا دەفەرمێت بە دوای سنەتەکانی دابگەن بە سنەتی لەوەی پڕکەنەوە بەڵام ئەوە لێرەکانە معنای ئەوە نییە کە ئینسان کەم ترخەم ببێت یعنی ئەدەبینی جاریوان نوێژێکە چووە ڕێک نوێژە سنەتەکاندا یان هەر سنەتێکی دیکە هەر عملێکی دیکە نوێژە سنەتەکانی واجباتەکانی بۆ پڕکەنەوە بەڵام ئینسان ئەوەش نەک بەردەوام کە بەڕاستی مەسالەی نوێژ لە هەموو شتەکاندا ئێستا بۆ نمونە لە ڕۆژوودا مەجالێکی فراوان هەیە بۆ ئینسان بە ڕۆژوونێ کابرا لە سەفەردایە کابرا نەخۆشە کۆمەڵش دەتوانی بە ڕۆژوو نەبێت هەان لەوانە مەجال هەیە بەڵام لە نوێژدا هیچ مەجالێک نییە هیچ مەجالێک نییە ئەگەر زانیان دەفەرمون ئەگەر لەسەر جێگا بێ بکەوت پێ دەبێت بە بژوێڵ و بە چاوەکانی نوێژەکانی خۆی بەدڵەوە ئەنجامی بدات ئەو پەڕەکەی ئاسانترین شتەوەیە کە قەسری بکە یاخود جەمعی بەڵێ ئەوە دەرفەتێکە کە خوای گەورە داویەتی بۆ ئەو کەسانی کە نەخۆشن دەتوانن نوێژەکان پێکەوە بکەن یان مسافرین دەتوانن نوێژەکان قەسرکەن هەندێک مووقف و جه و وەخت هەنە سنەت ببنە فەرز سەر مرۆڤی ببێتە واجب ببێتە واجب سنەت ینی هیچ ئەوەکمان نییە ینی سنەت مادام سنەت بێت نابێتە فەرز ببێتە واجبێک لەسەر مەسەلەن بۆ نمونەیەکی بچوو ئەوە لە جەژن نزیک بووینەوە بۆ سنەتە سەردانکردن و جەژنە پیرۆزە ئەوانە بەڵام یەکێک دەڵێ وڵای ناچم بە چەند ساڵ یەکێکی نەدیتە سەری ئیلە دەبی بچکە واجب ئەوە لێرەکانە هەڕەشەیەکی زۆر گەورە هەیە بۆیە دەبێت بەڕاستی لەو خاڵە وریابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەگەر کەسێک کردەوەی باشی زۆر بوون کردەوەی چاکی کرد شەو نوێژ و عیبادەت و خێر و لە دەشەوەکان دانیشت بەڵام قەت عیلاقی پسڕاند بوو لەگەڵ باوکی لەگەڵ دایکی لەگەڵ برا و خزم و کەس و کارەکە نزیکەکانی دەفەرمێ ئەو کردەوانی ئەوە معلق لە ئەسمان ڕادۆست هەتاکو سەردانی نەکات ئەو بەڕاستی بەرز نابێتەوە بۆ دایک و بۆ کەواتە بەڵێ بۆ خزمەکانی سیلەی ڕەحم بەڵێ کردەوەکانی بەرز نابێتەوە بۆیە ئاینی ئیسلام زۆر تاکید دەکاتەوە لە مەسائیلی سیلەی ڕەحم سەردانیکردن هاموشۆکردنی یەکتری تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئینسان دوو نەفەر هەیە ماوەیەکی زۆرە دەنگیان لێک ڕاگرتووە قسە لەگەڵ یەکتری ناکەن دەفەرمێت کێ دەست پێشخەر بێ بۆ سەلامکردن لەوەی تر خوای گەورە قەسرێکی لەناو بەهەشتی پێشکەش دەکات باز بە سەلامکردنێک ئەی کابرا نابێ فکر بکاتەوە نوێژ و عیبادەتەکانی بۆچینە ئەی خواپەرستی ئەی قورئان خوێندن ئەی شەو نوێژ و ئەی دوعاکردن و خێر و زەکات هەموو ئەوانە بەڕاستی مەربوتە بە سیلەی ڕەحمیشەوە یعنی ئەگەر سیلەی ڕەحم بچڕێنی قەتە عیلاقە بکە بەرز نابێتەوە بۆ خزمەتی خوا بۆیە ئینسان دەبێ بەڕاستی یعنی دین تەسک نەکەینەوە تەنها لە شتێک تەنها دین بازنەیەکی فراوانە بمبورە مامۆستا هەر پرسیارەکەی ژوان جارێکی دیکەش پێما بێ لەبەر مۆزۆی سیلەی ڕەحم پرسیارەکە ئەوی دیکەمان وەک چۆن دەڵێ سکیپ کردیانی تێمان پەڕاند باسی ئەوەی کرد کە ینی هەندێک سنەتێ بۆ نمونە نوێژی جەژن یاخود نوێژی جەنازە ئەوانە پێما بێت سنەتی مؤکەدەنە ینی ئەو سنەتە مؤکەدانە بەشێک لە زانایان باسیەوە دەکەن ئەگەر بێت و ینی نەکرا لە ناوچەیەک ینی ئەو کاتە فەرز دەبێت ینی واجب دەبێت لەسەر کەسێک ئەو حجەکە لەسەری لا ناچێت ئەمە تا چەند ڕاستە ینی بۆ نمونە لەو گەڕەکە لەو ناوچەیە لە گوندێکە لە شارێکە توزانم لە هەر شوێنێک ئەگەر نەکرا ئەو کاتە لەسەر تاک مەسەن من لەوێم ژوان لەوێ تۆ لەوێیت ئەو کاتە لەسەر نابێتە واجب بۆ ئەوی ئەمە بکەیت ئەگەر لەبارەیەوە ڕوونکردنەوەی بدەیت بەنسبەت دوشتی لێک جیاواز بوو نوێژی مردوو سنەت نییە فەرزی کفایە جەژن سنەتی نوێژی جەژن سنەتە لە بەرامبەر سنەتی ئەگەر بڵێن ئەو سنەتە نەکرێت
بەڕاستی ئەو شعایرێ زیندوو نەکرێتەوە گوناهبارێکی تێدایە لەبەر ئەوەی شعایرەیەکە بەردەوام هاتووە مەسەلەی قوربانی پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوا لەسەر هەڕەشەی تێدایە لە مەسەلەی قوربانی سنەتی مؤکدەیە هەندێک سنەتی مؤکدە هەڕەشەی تێدایە بۆ نمونە دەفەرمێ کەسێک توانا و تااقەتی قوربانی هەیە ئەها سنەتە مادام نیکە بابەشداری نوێژی جێژنیش لەگەڵ مە نەکات ئەو هەڕەشەیە ینی بۆیە ئینسان کە توانای هەبێت تواقەتی هەبێت دەبێت بیکات قوربانێکەنجە مەسلەی نوێژی مردوو یان مەسلەی شوشتن ئەوانە فەرزی کیفایانە بۆیە ئەو بابەتێکی ترە ئەگەر کەسێک ئەوەی جەناب دووەکوتت ئەگەر لە کۆمەڵگەیەکە دوو نەفەر سێ نەفەر نوێژیان لەسەر کرد لەسەر هەمویان لا دەکەوێت بەڵام ئەگەر کەس نوێژی جەنازەکەی نەکرد ئەوە لەسەر هەمویان ئەو گەڕەکە گوناهبار دەبن ئەو فەرزی کیفایە بۆ ئێمە سنەتمان هەیە فەرزی کیفایانمان هەیە واجبمان هەیە و نەزرشمان هەیە نەزرمان وڵای لەبارەی نەزرۆ با قسە بکە فەرموو هەر پەیوەندی بڵین بەو مەسائلان و مەسەلەی نەزر ئەوەیە کە بۆ نمونە ئەمن دەڵێم ئەگەر چامەوە لەو نەخۆشیە قوربانیەک دەکەم بە قوربانیەکەم لەسەر بێت نەزر بێت ئەگەم شەی لەسەر بێت لەسەر یعنی نەزر بێ عەلەیە لە عەرەبیدا ینی عەلەیە زان بەشێک لە زانایان دڵێن ئەو قسەیە هەر نەکەی باشترە بڵێ سەدەقە بێت باش بۆیە دەڵێ شتێکی هەندێک لە زانایان دەڵێ نەزر ئی پیاوی ڕەزیلە ینی پیاوی ڕەزیل نەزر دەکەن تووشی تەنگاوان دەبێت خێرێکم لەسەر بێت بەڵام پیاوی سەخی و تەبیعەتەوانە بەردەوام دەکات بۆیە نەزر باش نییە دەبێت چونکە ئەگەر نەزرت لەسەر خۆت کرد هەر شتێکت دیاری کرد بێ ئیلا ئەو بێت وەبزانم خێریشی نییە هەیە خێری هەیە من خێری هەیە نەزرێکە کردوتە بەڵام ئەگەر نەکەی لەبەرەوەی ئەگەر نەیکەی گوناهبار دەبێت لەسەرتە بەڵێ گوناهبار دەبێت چۆن وەکو نوێژی واجبە لەسەرت ینی ئینسان گوناهبار دەبێت مامۆستاکەی نەزرام بکەیت إن خدای وری کریمه بتمی خیر و صدقات نەگەتە حد صدقەی دەکەم صدقە ئەگەر نەشیکەی گوناهبار نابێت و ئەو جار مخەیر دەبیت یعنی ئەگوتت من خێرێکی دەکەم ئایا ئەو خێرە لەوانەیە جاری وا هەبێ ماڵێکی فەقیر بینیەوە پارەی بدەیە بەڵام ئەگەر کوتت حیوانێکی زەردەون بێ ئیلا سەری ببڕیت سەرتەبی مۆڵ ئاخفتن و کار و کردت پێغەمبەری صلی الله سەر بن وەک حەدیث هەمی سنەتن بەس جۆرە ئەم هەندێک سنەتە بەحسکین کۆپڕاستی هاتی نەژبیرکردن تشتێ و سۆمە هەیەت ناو کۆمەلگای ئیسلامیدا هەموو تەمامی هاتی نەژبیرکردن هەر کەس بەحث ژینەوە کرد بەڵێ لەوانەیە کۆمەڵێک سنەتمان هەیە بەڕاستی ینی ئێستا بۆ منەوەی کە تازە باسمان کرد یەکێک لە سنەتە گەورەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چارەسەرکردنی کێشەی خەڵک بووە ئێستا وای لێ هاتووە کابرا دڵێک ئەکە وڵای کەس بۆ قەبری خۆی کەس بەهانەی خەڵکیەوە ناچیت یعنی دەستی هاریکاری زەعیف بووە کابرا جیرانیەتی ناسی سەردانی بکات جیرانەکەی لەوانەیە پێویستی بە کۆمەڵێک شت بێ بە خۆی تێرە ئاگای لێ نییە لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیماندار نییە کەسێک کە بۆ خۆی تێرە و جیرانەکەی برسیە دەزانی با من یەک بەسەرات ڕۆژێک پیاوێک کاتە لای من کوتی مامەسا ئەو جیرانەمان هەفتەیەک بوو منداڵەکەم مردبوو پاش هەفتەیەکی ڕۆژێکیان دێت و ئەرێ دەڵێ ئەو ڕۆژێ قەڵەباڵغێکم دی لە لای ماڵی ئێوە خێر بووە ئەو قەڵەباڵغە تمەڵا کوڕەکەم وفاتی کردبوو بەڕاز ئەو قەڵەباڵغی تەماشایکە پرسیار دەکا ناز لێ ناکۆڵیتەوە تاخۆ چی بووە ئەو قەڵەباڵغی گەورەی ببینی بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێت کە لە مەسائلی تەعاون چۆنە دەفەرمێ ئەگەر ئینسان یەک سەعات لە ماڵەوە دەرچی بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک خێری زیاترە لەوەی کە یەک مانگ لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەریکی عیبادەت بێت کە مزگەوتی پێغەمبەری خوا نوێژی تێدا بە هەزارە ئەو جار یەک سەعات دەرچی کەسمان ئەوەمان تێدایە ئەو هیمەتە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ سەلام بکە لەوەی کە دەیناسی و لەوەی کە ناناسی ئایا ئەو سنەتە بزر نەبووە کابرا بەکنت دادی هەر سەلامێکیش ناکات پێغەمبەری خوا دەفەرمێ فەفشوا سەلامە بەینەکوم سەلام لە یەکتری بکەن سەلام لەوەی بکە دەیناسی لەوەی کە نایناسی با زۆر سەلام لە کەمی بکەن ئەوەی بە پێوەیە با سەلام لەوەی بکە کە دانیشتووە ئەوە پێغەمبەری خوا وافەرمێ یەکەم شت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە داخلی مەدینەی بوو خەڵک چۆ پێشواسی بە یەهودی بە خەڵکی دیکە چونکە ئەقەلیاتی زۆر لێبوون لە ناو مەدینەیدا دەژیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە عەبدوڵای کوڕی سەلام دەبۆمان دەجێڕێتەوە عالمێکی یەهودی بوو ئەو کاتی مسلمان نەبوو دەڵێ کە تەماشای پێغەمبەری خوام کرد واللهی ئەو پیاوە دموچاوی بە دموچاوی پیاوی درۆزن ناچی دەڵێ یەکەم قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەیها الناس هۆ خەڵکینە ئەفشوا السەلامە بەینەکوم سەلام لە یەکتری بکەن وأطعموا الطعام خواردن بدەن بە یەکتری دەستی هاریکاری لە ڕووی ئابووریەوە
دەستبار بۆ یەکتری بکەن تەماشایکە وەصەلوا باللەیلی خەڵکینە ئەوەی کە مسلمانە باشە و نوێژی هەبێت ئەوە کاتی داخلی مدینەی ئەوە داخلی مدینە. کاتەش تەڵعان دەگوترا حەقا ئێستا کاتی ئەوژمان هەبە والناس نیامون لە کاتێکدا خەڵک نووسێت تەماشایکە لەم حەدیثەیە تەماشاکە سێ دوو شت باسی دنیا دەکات یەک شت باسی عیلاقی بینی خۆت و خوا و قیامەت دەکات خریسان دەبێ بەڕاستی ورد بێ لە شتەکان پێغەمبەری خوا قسە دەکات بۆ تەواوی خەڵک پاشان لەو شتێک دەڵێتەوە بۆ مسلمانەکانیش دوو خاڵیان کە دەفەرمێ سەلام لە یەکتری بکەن بەبێ جیاواسی یەهودی بێ نەسارا بێت مسلمان و غێرە مسلمان با سەلام لە یەکتری بکەن پاشان لە ڕووی ئابووریەوە دەستبار بۆ یەکتری بگرن یعنی پێغەمبەری خوا هەم قائید بووە هەم پێغەمبەری خوا هەم قائید و ڕابەریش بووە بۆیە عەبدوڵای کوڕی سەلام دەفەرمێ کە چاوم پێکەوت یەکسەر ئیمانم هێنا هەتا ئەو کاتی یەهودیەکان دەیانگو بەڕاستی باشترین پیاوێک کە لە ناو یەهودیەکانە عالەمتر و زیرەکتر و بەتواناتر هەبێ ئەو عەبدوڵای کوڕی سەلامەیە کە مسلمان بوو لێیان لە هەڵادا کوتیان با بۆڵڵا پیاوێکار خەڵەفاوە و تێک چووە و ئەویان کرد ئەوەستم پەیامی پێغەمبەری خوا پەیامێکی گشتگیر بووە پەیامی خۆشبەختی بووە بۆ مسلمان بۆ غێرە مسلمان بە ڕەفتارە جوانەکانی بۆیە ئەوەی کە گرنگە کە ئێمە قسەی لەسەر بکەین بەڕاستی ئەم ئەگە کاتەوە بێ یعنی ئەخلاقیاتی پێغەمبەری لە خۆماندا بەرجەستە بکەین ئەو کاتی میلەت و کۆمەڵگەمووی دەحەسێتەوە بۆ نمونە کابرا ئەزیەت و ئازاری خەڵک نەدات و پیاوێکی نەرم بێت زوو تووڕە نەبێت پیاوی وا هەیە بە ڕۆژوە ئێقی خەڵکی دەگریت ئێقی ماڵ و منداڵی خۆی دەگریت ئێقی خێزانی دەگریت یعنی ئەوە هەڵدەستی تووڕە دەبێت و دەزانی لە بۆ خەڵک بە ڕۆژوە جغارەی نەخواردووە ئێقی خەڵک گرتووە یعنی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێت پیاوێک دێتە خزمەتی دەفەرمێ یا ڕەسوڵڵا ئامۆژگاریم بکە تووڕە مەبە یا ئامۆژگاریم بکە تووڕە مەبە سێ جاران دەفەرمێت تووڕە مەبە زين کاتێک ئینسان تووڕە دەبێت پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ وەکو تۆپێک وایە لە دەستی شەیطاندا و مامەڵەی پێغەمبەری خوا لەگەڵ مستەمەعێکدا کە لەگەڵ خەڵکێکی غەیرە مسلماندا بۆ نمونە لە ناو مزگەوتدا لە ناو مزگەوت کابرایەک کە قەرزی داوە بە پێغەمبەر وەختیشی ماوە بەڵام دێ پێغەمبەری خوا تاقی دەکاتەوە تووڕەی دەکات تووڕە لە مەجلیسدا وەکو چۆن مەکانەتی پێغەمبەری خوا لەوە گەورەترە کابرا بەرپرسێکی گەورە بینی لە بەردەم خەڵکدا لە بەردەم کامێڕەکاندا قسە بکات یەکێکیش لەوێوە قسەی پێ بڕێت و قسانی پێ بڵێت لەناو وتاری جومعیدا ئەو هەموو سەحابەی لێیە دەفەرمی باشە ئەی پێغەمبەر خوا بۆ قەرزی من نادەیەوە یا محەممەد نەیگو پێغەمبەر یا محەممەد بۆ قەرزی من نادەیەوە ئێوە قەومێکن قەرز تاخیر دەکەن ئیمامی عومەر چاوی لێ بوو ئیمامی عومەرەوە شەیتان لێی پساوە ناوێری بە شوێنێکدا بڕۆ کە ئیمامی عومەر پێدا بڕۆ ئەویش لە بەردەم ئیمامی عومەر خۆی پێڕانەگرە یەکسەر هەستاوە دیاف ڕەسوڵڵا ئیزنم بدە بالی دێم ئەوە بێ ئەدەبی کردووە چۆن قسەی وا دەکات بەرامبەر بە تۆ بزانە موقیفی پێغەمبەری خۆ دەڵێ یا عومەر لە شوێنی خۆت دانیشە ئارام بەوە ئیشی تو نییە بە ئوسلوبە قسە بکەی بەوی بڵێ بە ئوسلوبێکی جوان داوای قەرزەکەی خۆی بکاتەوە بەمیش بڵێ محەممەد بۆ قەرزی کابرای تاخیر دەکەوی نایدەوە تەماشای کە ئەوە موقیفی جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە واللهی ئەمن دەڵێم ئەوە حقەتێکە هەمومان ئەگە دەست بە ئەخلاقیاتی پێغەمبەری خواوە بگرین و سنەتەکانی زیندوو بکەینەوە هەموو مستەمع و کۆمەڵگا لەو پەڕی ئاسوودەی و کامەرانی دابەشیان دەبەسەر دەبات سنەتی توی زیندی بکەین بۆ نمونە ئا سەروی دەمی بەحسکەین ها گەلە جۆرە ئەم گەنج گلەیەوانە ڕاستە مەسەنە دێ بەحسێ تەعینەکەن و تەعینینەوەە و بخۆل شولێکی ناگەر هەت مەسەن دەبێت شۆل نینە شۆل دەست من ناکەوێت کەنگی شول سنەتە و کەنگی فەرزە بۆ نمونە ئەوەی کارتکن هەرێک تەمەنێکی بەس بۆ کارتکن ماڵت خوددا و داهاتێک دەستوانات کەوێت کەنگی کارکردن و لێگەرهانە کارکردنی فەرزە کەنگیژی سنەتە یانە قسەیە کە دەگوترێ العمل العیبادە ئەمە حەدیثە یان هەر مەقولەیە بەڵێ مەقولەیەکە کە بەڵام شتمان هەیە لەو شێوازەی و ڕۆژێکیان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت چاوی بە هەندێک خەڵکەوت لە ناو ئەهلی سەفەمان هەبوو کە لە ناو حوشەی مزگەوت دانیش بوون ئیشیان نەدەکرد پێغەمبەری ئیمامی عومەر ئەوە چ دەکەن ئەوانە تیان وەڵاوە خەڵک یارمەتیان دەدات و ئەوە شتانە زۆر لێیان تڕە لێرەکانت نەتان بینم دابنیش ئەسم بڕۆ ئیشێک بکەن و ئاینی ئیسلام و پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ هانی خەڵکی داوە لەسەر ئەوەی ئیش بکەن ئیش کار بکەن یعنی بۆیە بەڕاستی ئیسلام دژی بێکاریە دژی تەمبەڵیە دژی ئەوەیە کە ئینسان بەڕاستی دەستەوەسەند دابنیشی لە ماڵەوە نە دەبێت جوهد بکەیت لەو ڕێگایانە بۆیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەفەرمێت دامەنیشە لە ماڵەوە هەتا دەکرێت ئەگە هەر نەبڕۆ شتێک بگۆڕنەوە بە یەکتری چونکە بەڕاستی ئەوە بەرهەمی دەبێت و قازانجی دەبێت و پێغەمبەری خوا هانی داون بۆیە ئیسلام تەئکید لەسەر نیشاط و کار و ئیش و پیشە دەکاتەوە هەتا ئەوەی بتوانیت
بۆ ئەوی کە بەڕاستی کۆمەلگا زیندوو بێتەوە چونکە ئەگەر هەلی کار نەما ئیشی دەست نەما بەڕاستی مستەما و کۆمەلگا بەرەو لە ناوچوونیش دەڕوات بۆی ئیسلام لەگەڵ هەلی کارە لەگەڵ ئیشە لەگەڵ بێکاری و تەمبەڵی دانیە بەڵکو ئەگەر وابێت ئەوە زۆر گونابادێت باسی دوو پیاوکرا لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێکیان هەر خەریکی عیبادەت و ئیش و خەریکی عیبادەت و خواپەرستی و مزگەوت و شتانە بوو یەکێکیشیان هەبوو کە بەڕاستی فەرزەکان داهات و کاتەکەی دیکە دەچۆ ئیش و کار و کاسبی وانە پێغەمبەری خوا فەرمی ئەرکی وی زۆر خێری زیاترە و واجبی وی گەورەترە لەوەی تۆ کە بەس خەریکی ئەوەی لە خەریکی عیبادەتی بۆیە بەڕاستی ئیسلام لەگەڵ کاردایە لەگەڵ ئیشدایە بڵێ هاوکارانم لەبارەی بابەتێکەوە دەپرسن ینی ڕیش ئایا واجبە یاخود سنەتە بەشێک لە زانایان ینی دووڕان ینی هەندێکیان دەڵێن کە حەڵقی حرام دەبێت ینی تاشینی هەندێکیش نازانمەگەر ڕایەکی دیکە هەبێت دەمەوێت لە توی پرسم واجبە یاخود سنەتە بڕەکە جواب داوە دەست خۆش بێت ئاڕای مختلف زۆرە سێ ئاڕای سەرەکیمان هەیە لەسەر مەسائیلی ڕێژ لای زۆرێک لە مەزەبەکاندا ڕیژ تاشین بە ئەوان بە حرامی دەزانن لەگەڵ ئەوەیدا کە دەڵێن سنەتە و قولی ئەصەحی مەزەبی ئیمامی شافعی بە مەکروهی دەزانیت قسەیەکی هەیە ئیمامی شافعیش کە لەگەڵەوانە بەڵام قولی ئەصەحی بە مەکروهی دەزانی و هەندێک لە زانایان دەفەرمون نا حرام نییە سنەتە کۆمەڵێک لە زانایانی معاسیر و قەدیمیشی تێدایە لەوەی کە بە سنەتی دەزانن سنەتیش قاعیدەیەکمان وەکو باسمان کرد ما يثاب على فعله ولا يعاقب على تركه ئەو ڕێی وانشە هەندێکیش ڕێیان وایە ئەسڵەن مەسائیلی سنەت لەو مەسائیلانە دانیە بەڵکو پێیان وایە کە ئەوە عادەت و تەقالیدێک بووە لەو کات هەموو ڕیشیانە بووە بۆیە پێغەمبەری خوش فەرمان کردووە کە ئێوە ڕیشتان هەبێت یعنی هەندێک عادەت هەبووە ناشاز دەبێت ئەگەر ئینسان بەڕاستی جێبەجێ نەکات بۆیە کەلتور و عادەت و تەقالیدی ئەو کات وا بووە بۆیە ئەو ڕێیەش هەیە و هەرستێک ڕێیەکان هەیە ڕێی ئەرجە من ناتوانم لێرەکانە تەرجیحی یەکێکیان بکەم بەسەر یەکێکیاندا بەڵام ئەوە ئاڕایە بۆ ئینسان گونەعبار نابێت ڕیشی کورتکە و یەکێک لەوانە سەعیدی نەوڕەسی ڕزا و ڕەحمەتی خوای لێ مجەدیدی دین بووە کورد بووە عالمێکی گەورە بووە لەگەڵ ئەوەیدا ڕیشی تراشیوە ئەم پێم وایە ئیش گەورەترە لە ڕیش ئیش گەورەتر ئیشەکەی بە قوربانی ڕیشەکەی نەکەین یعنی جاری وایە کابرا من لەگەڵ ڕێزمدا لەوە تەواوی ئەوانەی کە ڕیشدارن ڕیشیان هەیە جێ ڕێزن جێ تەقدین کە سنەتێکی پێغەمبەری خوا زیندوو دەکەنەوە بەڵام تەماشا دەکەی خەڵکێکمان هەیە ڕیشێکی باشی هەیە بەڵام وەکو عملی زەعیفە عملی لاوازە بۆیە ئینسان بەڕاستی هەموو کار و کردەوەکانی هەڵ نەچنی تەنها لەسەر ڕیش و سعید نەوڕەسی وەکو باسمان کرد عالمێکی گەورە و مجەدیدین وە پرسیایی لێ دەکەن بۆ ڕیشت نییە ئەو کاتی سەردەمی کەمال ئاتاتورک و ئەوانە دەڵێ وەڵی نەمیستوە ئیشەکەم لەسەر ڕیشەکەی دانێم قسەیەکی زۆر جوانە ئیشەکەم لەسەر ڕیشەکەی دانێم بۆیە هۆکارێکی هەبووە ڕیشم نیێشتوەوە یعنی ناکرێ ئەمە بڵین وەڵی ڕیژ واجبە ئەوی بیتاشی حرامە و گوناهبار دەبێت و تەواو لە دین دەردەچێت ناوەڵاو فکرێ خەڵەتە و لەگەڵ ئەو بەزن بەڵام ڕیش وەکو قەناعەت سنەتێکە ئینسان کە بیکە ئەجر و پاداشتی گەورە وەردەگریت گەلێک بەحسی فەرمووت پێغەمبەری صلی الله علیه و سلم و بەحسی سنەتی کرد ڕأیەوە من می‌جوانی زۆر دەبتر بچینە نۆڤی جەویدا طلع البدر بوومە پێشکەش کرد بەس کورتیدا ئەم سپاسیا مامۆستای ئەبدە فێز بوو بس بدأ طلع علينا من ثنيات الوداع وجب يشكر علينا بدعا للميداع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب يشكر علينا بدعا للميداع وای الله خودش تراضی وای دستت خوش بن
فيجي اللي عم سپاسیاته پی زۆر سپاس بەزەرات. خدا پاداش بدات. درگاه پاداشتی کرکی باش وەرداتەوە زیرتر ئەمریکا سنەتیژی بگرین نه بس انشاءالله هەروە دەبێت خدای خێرا بنوێسە خوازای دووبارە زۆر بەخێر ڕەمەزان مامۆستا گیان. سپاس دەکەین سلام سەلامەت بیاخوا. ئەو ئەو جارە بە درێژی. ئەو ناوبڕێک بێژە جارێک کۆدێک چ پێشکەشکن کەش هەوا هێشت یا الله کۆ چێ بدلێم یا الله ناوێ خودی لێبینی مدد يا كريم الله. بيشوايا رهبرا هروايا احمدي صاحب سفا بايا دربي بايا دربي شرحي باشي مصطفى مصطفى أيقول علي نوري إما تشي الرجي اقتداء باسواني سيد خراستي باخواني صبر وقرار ليلك ديارة وساني بس بك قريان وسار كان يا سيدي قوصفا كان محمد مصطفى كان شفيع يا بر وفا كان محمد مصطفى كان محمد مصطفى
الله خودش سرازی بس الله يولي. وی هر بجی يا اخوة هر هبي من هندت ما قلت شاء لي الله. ابدليته هدي بدل والله همي بدليتو. هر تسكي ما مصطفى پیشکش كتير قصدك إن شاء الله الله. خودش سرازی طبعا دست الجماعات يجي تخش اجا وقتي رزمي خوشي ذكر بعود وقت يا استاد نوف جديد ابراهيم هاي او ذاك هراسان ولا قربنا وكاك فرقي ولا قرب اوش ولا قرب نرمند يعني فنانه ما ليك كذا قايل سواستك ابراهيم فرس هرهبن يا هذه حتى سيقانا زورا بيك بل دوام يجي قالك اسبار كيمي بيك يلا بابا تاكيدي ما هي بابا تندرستيا طيب تيجي تهي رمضان بيروز ما قال جرى مشكله هي السر هرس كرني وهضمي ومعيدي ما وتشزانم زختك زيدت كيف تسر النار والله اسخلا ولي خاتم نوع تحل كرن وزانم يعني هميا جريداي كان دامي هرس وجيجار وانا وانا طب بقوا الدكتور بس بري ام بتشينا بجم باكيجك ما يا باكيج يا اري بجو مساله باكيج چيا باش. كارسات ابيت سروبي كم طيب تجي باشيفا والله ناس وبين رمضاني تو حل بتاع نظام باش كي تشوي بابتين افكاري ما السليموني طبعا اورام باختيار او زيبزيت شت ها وقت باشيفا چتا ناف خلقي كوچت خون چنا خون وجاري تشوي قستا وان خارنگي ها كري ابيت طيبتيجي باشيفا السليموني طيبتيجي كو باشا كزيدا جوي پاشیف کردن سروپیک آدخون سروپیک که وقتی که تندرسته و وقتی تا به تخارن یا جناب ام وی جاره بحث نکن آرام یا بحث کری کو راستی ها و کو دلین بازاری سروپی جمیدی نیه جميدة تو اجا اوه قربالغ برناکه به تو زیبچی بو پاشیفه والله السروبي نازانم تاقيم نكرته والله اینک پرشه و بابا وقتی دی خوشه يعني اگر سروپي خوش بي خوشه بس پاشیوان نازانم دلا بابسين کارشون بابزان آرام آرام چی کردیا یالا برای سلیمانی خواست لەسەر خواردنە تایبەتەکان بۆ پاشێوکردن لە مانگی ڕەمەزان خەریکە دەبێتە نەریتێک لە سلێمانی سەروپەیەکێکە لەو خواردنە تایبەتانەی کە بەشێک لە هاوڵاتیان بۆ پاشێوکردن خواستیان لەسەرە و دەڵێن خواردنی سەروپێ وا دەکات تا بەربانگ هەز بە توینێتی و برسێتی نەکەن. بۆ ڕەمەزانان عەرزم کردی شتێکە بۆ هەموو کاتێ بەسوودە بە تایبەتی بۆ ڕەمەزانی تۆ کات ژەمی نیۆرۆ ناخۆی تقریباً 12 ساعت بە ڕۆژووی و مقاومەی هەیە هەز بە برسێتی زۆر هەز بە برسێتیەکەی بەس لەگەڵەوەش مقاومەی زۆرە بەس ئەوەیە کەوا بن وەکو ئام خەڵکەکە تۆزێ لە تینوێتەکەیە ترسێ بەس ئەواژ نییە بۆ دەرەجەیە. أيمن تجاوله أوي كسر بيخورة بيريكا وعزيليكا يد بوي لكن أوي كسر بيخورة نبي وخوا بلايا وسيدة يعني شلون يكون زيادة قشتو بيسكا كي أو زيادة دعوكاري زورا وكو جيبكا حەزەری لێ کەن ئەڵێ بۆ تینوێتەکە
ئەڵێ هەر برنجە خۆین لە ماڵە برنجە خۆین ڕۆژۆژۆی کورسان تیڤ پێشەوەی لایڤەکەیان دەست پێ بکات پەڕ بوو تا لایڤەکەیان دەستی پێکرد کەسی لێنە طبعا صحة وعافية بتأبيت خورين بس آية خورني توصى يعني جنات تنيت باشي في دواي كذي تأثير الكواندامي هرست كت جا أسوي نظامه حل كرناوي تشاوا تفي خورنا قرص خوي أسوي نظام بس صحة وعافية بتي شلا ديري همينه خوش يابا أنا في بحث ناكين كذي بحث كت دكتور بس أنا بدي بسيار رجيكي دەچین لای دکتۆر بڕوا کەریم پزیشکی نەخۆشەکە بڕوا محەممەد کەریم کاکە چاکەنەوە دکتۆر بڕوا محەممەد يا خبر خير پزیشکی نەخۆشیەکانی هەرس و جگەر ئەوە تەواوە تەواو یاخوا بەخێرێ دکتۆر زۆر ئەحواڵت زۆر خۆشحاڵ بوو الرمضان واجب ئێوە بيروز چۆنن تەندروستی باشین الحەمدولله والله عسبتكي يقلوا لي هاتي لەیلەت القەدرە و دوا ساتەکانی ڕەمەزانی پیرۆزە ئێوە دەنگ و باستان چۆنن بە عامە شێوەی باشين کۆندامی هەرس و جگەرتان عندامي هرس هس بيدا كم للرمضان إشي خوينا كنازم دبيت چما بۆچی والله هابتشك يا زك قلوا لي ئەو زۆر داوت دەکرێت زۆر داوت كميل دەکرێت دخون عکسی بخواي من بە زێواران داوت دەکرێن انا فارشيواني باشێوانیش ئێوە پێێتەوە دیار نییە باشی والله دیارە جم و جۆڵ و چالاکیت باشە کاک ژیوان والله ئەو زۆر دەجوولێر دیاری من پێشتریش بینیم تۆزە ئەوەکەش دوور ئاگام لێ سەر ڕای ئەوەی پێشکەشکاریش ئاگام لێ بوو ڕیکۆردی ڤیددیۆ یعنی چالاک ئاگام لێت بوو بۆی باش هەمە بێ بچینە نۆ بۆبەتیدا ئەندامی هەرس ڕەمەزانێدا و غیری ڕەمەزانێ تازە ڕەمەزان تاوە ئەوەی تێک تازە لە بۆ جێژنەی چ بکەین وەکیت بێژن هەرس یعنی کو هەرسکردنە خواردنێ مۆنە بەڵێ درستە هەر تشتێکی هاتە بەرمە ئەم بخۆین بکەنێتەوەکی قازانێکی پشتی هینگە پڕێژین یانژی درست نینە پرسیارێکی زۆر جوانە تەبیعی پێشەوە سڵاوێکی گەرمم هەیە بۆتان بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوان ئێمە لە دو ساتەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزین شەوی لەیلەت القەدرین بۆیە هیوادارم مسلمانانی خۆشەویست لە سوودە دینی و دنیایی و تەندروستیەکان ئینشاءڵڵا بێبەش نەبوو بن بەنسبەت کۆندامی هەرس زۆر گرینگە بەڕاستی ئێمە چی دەخۆین تەبیعی تۆ کاتێک باسی تەندروستی جستەی مرۆڤ دەکەی دەبێ بزانی چی تەئسیری تێدەکا بۆ هەر یەکێک لە نەخۆشیەکان کە تەئسیر لە کۆندامی هەرس و هەموو ئەندامەکانی کەی جەستەمان دەکا چەند فاکتەرێک هەیە ئێمە پێشەوەی باسی ناتەندروستی بکەین یاخود ئەو نەخۆشیانە یاخود هۆکارەکان ئێمە پێویستە بزانین چی تەئسیر دەکاتە سەر دروستبوونی نەخۆشی یەکێک لەوانە جێنێتیک واتە بۆ ماوە کە ئێمە ناتوانین دەستکاری بکەین تا ئەمڕۆژ ئێمە نەمانتوانیەوە بەڕاستی تەئسیر بکەینە سەر جێنێتیک بەڵام بنسبەت هۆکارەکانی تر وەکو تراوما ئەکسپۆژەر بۆ نمونە ڕوودا و بەرکەوتە هەروەها بێتەوە بەنسبەت ئینڤایرمنت ژینگە و دەوروبەر ئێمە دەتوانین تەئسیرمان هەبێت لەسەری جا ئێستا دێمە سەر پرسیارەکەی بەڕێزیشت بەنسبەت ڕوودا و بەرکەوتە و هەروەها دەوروبەر چی تەئسیری هەیە لەسەری بێگومان بەهێزکردنی ڕۆشنبیری تاک و ڕێگرتن لە توشبوون بە نەخۆشی لەسەر بەهێزکردنی ڕۆشنبیری تاک ئەو خاڵی بەڕێستی تێدایە کاکشیوان کە باست کرد هەرچی هاتە بەردەستمان ئێمە بیخۆین بێگومان نەخێر ئێمە پێویستە بزانین چی بخۆین چۆن بجوڵین چالاکیەکانمان چۆن بێ خواردنەوەمان چی بێ ئێمە بۆ نمونە وەکو خواردنەوە پێویستمان بە بڕێکی زۆر پێویستی ئاو هەیە بۆ ئەوەی هاوسەنگی پلەی گەرمی جەستەمان بپارێزرێ ئەوەی کە لە زمانە پزیشکەکەی پێی دەگوترێت هایدریشن کە بۆ نمونە بە پێی تەمەن ڕەگەز چالاکی و پلەی گەرمی گۆڕانکاری بەسەردادێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە باسی بکەین بۆ پیاوان ڕەگەزی نێر پێویستی بە 3.7 لیتر هەیە ڕۆژانە و بۆ ڕەگەزی مێش
فیمێڵ پێویستی بە 2.7 لیتر هەیە بەنسبەت خواردنەوە بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت زۆر گرینگە ئێمە خواردن وەرگرین بە هەموو جۆرەکانیەوە ئەمە زۆر ئەساسە بە هەموو جۆرەکانیەوە ئێمە جەستەمان پێکاتەی جەستەمان پێویستێتی بەڵام لە حدودی خۆی یعنی زۆرداری نەکەین بۆ نمونە ئێمە ئەوەی کە پێویستمانە بۆ کۆندامی هەرز ئەگەر من باسی بکەم ئەوەی کە زۆر پێویستمانە پرێبایۆتیک پرۆبایۆتیک و دێمە سەری پرێبایۆتیک چییە و پرۆبایەتیک چییە و ڕیشاڵەکان فایبەر باشە و هەروەها ئەوەی کە بەعام باز دەکرێت بەڵام من یەک شتێک زۆر گرینگە بەلامەوە باسی بکەم ڕەمەزان دەکەین مادەم لەناو ینی لە ڕەمەزاندا چۆن ئەو خواردنانە دابش بکرێت بەنسبەت ڕەمەزانەوە بەعام باز دەکەن دەڵێن خواردنی ئێواران و پاشێو بەڵام من ژەمێکی کەشی بۆ زیاد دەکەم لەو نێوانەدا ژەمی ئێواران و ژەمی پاشێو ئەو ژەمەی کە بینی هەردووشیانە هی ئێواران و پاشێو سووکە ژەمی ناو دەنین سناک بە ئینگلیزی چارەسات ڤایتامینەکان ڤیتامینە جیاوازەکان کە تەسیری بۆ کۆندامی هەرسمان نییە با بڵێن حاڵەتی سلبیاتی کەمترین حاڵەتی سلبیاتی هەیە بەڵام لە بیریشمان نەچێ بە شێوەیەکی گشتی تۆ لە هەر مادەیەک زیادە ڕەوی بکەی زۆرخۆری نەخێر بەڵام زۆر گرینگە هەموو مادەکان هەموو پێکاتە خۆراکەکان ئێمە ئیسیفادەی لێ بکەین بە گوێرەی پێویستی خۆی زیادە ڕەوی نا مەسەڵەن زۆر کەسەیە دەڵێ گۆشتی سوور نەخورێ نا بخورێت بەڵام بە پێی عەدەدی خۆی ئەنی مەسەلەن بۆ نمونە تۆ ئەم ئێوارەیە با بڵێن بەربانگت کرد بە گۆشتی سوور بەڵام بە بڕێکی حدوددار سنووردار نەگەوەی مەسەلەن بە حکمیەوەی ڕۆژەکەی زۆر زەختێکی زۆری لەسەر بۆ لەسەر دەمارە خانەکانی زۆر برسی بووە ئێوارەکەی ئەها بەلەیەکی زۆرێتی بۆی خێرا خواردن بخوات و بڕێکی زۆر دەخوا چکە بیرمان نەچێ مێشک تا کاتێک وەڵام دەداتەوە بە کۆندامی هەرسمان 20 دقەی پێویستە ئەنی کە تۆ دەست کرد بە 5 دقە خێرا بڕێکی زۆری خواردن مێشک زارێ هەر هیچ فریاییز نەکەوتەوە دوای ئەوە یەکسەر ئەتیادی هیلاک بۆ پاڵکەوتۆ بۆ خۆی و ئەمەش تەسیر دەکاتە سەر پلانەکەی مێشک کە تۆ کاتێک نانت خوارد کۆندامی هەرسمان داوای هاوکاری دەکات لە مێشکمان با بڵێن خوێنی پێویستی بۆ دەنێرێ خوێنی پێویستی بۆ دەنێ با بڵێن هەندێک سەرچاوە دەڵێن 165 وزەی جەستەمان مێشک بۆ کۆندامی هەرسی دەنێرێ بەشێکی زۆر لە سەرچاوەکان بەشەکەی تری بۆ گەشەکردن و ساڕێژبوونی ئەو خانانەی کە پێویستە بەس ئەم 165 کە تۆ ئەو بڕە خواردنت خوارد یعنی زیاد لە پێویستە دەبێت زیاتریش مێشک فریایکەوێ تۆ بڕێکی چۆری زۆرت خواردووە خواردنێکی زۆرت خواردووە ئێ مەجبور دەبێت خوێنی زیاتری بۆ بنێرێ ئێ لەولا تۆ شوێنی کات هەیە پێویستی مەجبور تۆ جەستەت وزەی جەستەت کەم بۆتەوە هیلاک بووی و بۆیە ئینسانەکە حەز دەکە پاڵکەوە اینجەش بیرمان نەچێت ئێمە کاتێک کە خواردنمان خوارد یعنی کۆندامی هەرسمان بۆەوەی هەرسەکە بە شێوەیەکی تەندروست جێبەجێبێ پێویستە بەستونی دانیشین تەبیعی بەڕێکی وەختی خواردنی بە تەبیعی بەڵام کە تۆ با بڵێن پاڵکەوتی یاخود ڕاکشەی تەسیر دەکاتە سەر ئەو کاتە و ئەو شێوازەی کە کۆندامی هەرس جێبەجێ دەبێت دواتر ئێمە لە چەند لایەکەوە تەسیرمان کردە سەر پلانەکەی مێشک و کۆندامی هەرس بەنسبەت پرسیارەکەی بەڕێزت بەڵام بەنسبەت پرۆبایۆتیک و پرۆبایۆتیک من حەزم کرد ئاماژەی پێ بدەم من ئەو کاتێک کە هاتوومەتەوە ئێستا لە کوردستانم تێبینیم کردو خەڵک دەڵێ هەتا لە ڕەمەزاندا گرنگی بە پێستت بدا ئەو ڤیتامینە پێویستە و ئاو بخۆ کەسم نبینی و بڵێ پرێبایۆتیک زەرورە پرۆبایۆتیک زەرورە بەدەر لەوەش خەڵکەکەمان بە شێوەیەکی گشتی کێشەی کۆڵۆنی هەیە ئەوی کە لە ناو خەڵک واباوە زمانە ئینگلیزیەکەی بە زمانێکی زانستی ئینگلیزی ئیریتیشن باول سیندرۆم IBS باشە تۆ بۆ ئەوەی هەرسێکی تەندروستت هەبێ پێویستت بە پرێبایۆتیک و پرۆبایۆتیکە پرێبایۆتیک چ پرۆبایۆتیک چ پرۆبایۆتیک بابینە سەر ئەو لە مازدا هەیە لە پێکاتەکانی ئامی مازدا هەیە لە کیفیردا هەیە لە فێرمنتت فوددا هەیە فێرمنتت فود لەوانەیە ئەوە لێم پرسن چییە خەڵک لەوانەیە نەزانێت پێویستە بە زمانێکی بازاری قسە بۆی خەڵک تێبگە من بۆ دکتۆرەکان قسە ناکەم چونکە بەڕاستی حەزم لێ بۆتان باس بکەم بۆ ئەوەی بەڕێز ئێمە مدەیەکی زۆرەکە گەڕاوینەتەوە من و کۆمەڵێک پسپۆری جیاوازی تەندروستی هەم لە ناوخۆ لە دەرەوەی هەرێم بە هاوکاری
یەکێک لە ڕێکخراوە هۆڵندیەکان زۆر پلانێکی درێژخایەنمان هەیە بۆ بەهێزکردنی ڕۆشنبیری تەندروستی تاکی کورد و هەروەها بۆ هەوڵدان لە ڕێگریگرتن لە نەخۆشی و زوو تەشخیصکردنی نەخۆشی ببورن باسەکان تۆزی ئەوە تێکەڵ دەکەم بەڵام بەڕاستی هەمووی گرینگە کاتەکەی ئەمەش زۆر کەمە زۆر کەمە بەڵام حەزم لێ باسی ئەوانە بکەم چکە بەڕاستی ئێمە ناکرێ هەر گرنگی بەوە بدەین کە ئێمە نەخۆش کەوتین اینجا دکتۆرمان بیر بێتەوە من پێویستە گرنگی بە تەندروستی خۆمان بدەین بەڕاستی هەرێکێک لە ئێمە چونکە کە تۆ نەخۆش کەوتی بەڕێزت بیربەز لە خۆت مەکەوە مەصرفە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان مەصرف دەکرێت بەڕاستیجان مەصروفە لەسەر خۆمان لە مەصرفە لەسەر خۆتان بەزەگەر بستنە نەخۆشیە حکوومیەکانەوە مەصرفە لە وانە بە هەر حاڵ باە ئەمە نەچینە ئەو بوارەوە بەنسبەت پرۆبایۆتیک فێرمنتد فوت ئێمە ئەوە بووە باسی دەکەم وەکو چیرۆک بۆی ئیسفادەی لێ بکرێەوە بەسکوردبی دکتۆر هاوەختمان زۆر کەمە وەختان کەمەوە لە آخر زەرورە منە و پەیامانە بگەێنم چونکە لە زۆرترین پرۆبایۆتیک چییە پرێبایۆتیک چییە پرێبایۆتیک لە خواردنەکانی باشە سەوزە و سەوزەواتەکانی بەهاراندا هەیە وەکو ڕێواز وەکو ئەوە ناوی پەڵپینە گەهنە ڕێوەز و پەربی لە سێودا هەیە لە مۆزدا هەیە لە پەتاتەدا هەیە فێرمنتد فوت بۆی بەسیتی کەم لە ترشاتدا هەیە لە هەموو ئەو پێکاتانەدا هەیە کە کاربۆهیدرات دەگۆڕێ بە ئۆرگانیک ئەسید واتە ترشی ئەندامی بەبوونی بەکتریا یاخود یست واتە هەنەکردن جان عفو چ داهەنە ترشیات مەبەستە لە ترشاتی طبیعی مەسەلەن بۆ نمونە ترشات ترشاتی طبیعی بەڵام بالمناسبە بۆ ئەوەمە گەشتێکی زانستیمان هەبوو بە وڵاتی سین ئەو کاتە لە خوێندکاری کۆلێژی پزیشکی بووم سەیرم کرد زۆر ئیسفادە لە مادەکانی فێرمێن دەکەن یعنی ئەو سەوزە ئەو ڤیجیتەریانەی کە هەیەە لە کاتێکدا کە نرخیان هەرزانە هەمویان دەگۆڕن بۆ فێرمنت هەمویان وەکو باسم کرد بە هەر شێوازێکی هەر سەلوشنێکی کیمیایی کە تۆ بێ کاربۆهیدرات بگۆڕی بۆ ئۆرگانیک ئەسید بەبوونی بەکتریا یاخود یست واتە هەوێن ئەمە پێی دەگوترێت فێرمنتد فوت ئیتر بۆ نمونە گوێزەر بێت سپێناغ بێت کەواتە بە شێوەیەکی گشتی زۆر گرنگی بە خواردنەکان فێرمنت بدرێت سەوزەوات میوە و فایبەرە وایە بۆ نمونە مزرەمەنیەکان بۆ نمونە میوەکان بەگشتی هەروەها بێتەوە پاقلەمەنیەکان شۆفان بیرمان نەچێت زۆر گرنگەوە هەروەها بەکویت من بەڕاستی پێم وابێ بە کوردی ئێمە بۆ خۆمان پێی دەڵێن گەنمی ڕەش پێم وابێ گرێچکەوە هەروەها کاشکە بەگویتی پێ دەڵێن بە زمانە ئینگلیزیەکەی نەمبینیەوە بەڕاستی بەس ئەگەر سەیری ساوەڕ بکەی بە شێوازی ڕەشەوا دەردەکەوێت بەس لە هیچ ماڵێک نەمبینیەوە لە کوردستان زۆر گرنگە ئەویش چکە دەوڵەمەندە بە پرۆبایۆتیک و لە هەمان کاتدا بە فایبەر ڕیشاڵەکان باشە دکتۆر ئەوەی هەر لە بیداەتی گوتمانەوە ڕەمەزان وا خلاص بوو ینی ئەوەی مایدەی تێکچ و هەرسی تێکچ و تێک نەچوی شەڵات ڕەمەزان سودی زۆر زۆرە بەس آخر هەیە ئەگەر تو ڕەچاوی کۆمەڵک شتی تەندروستی نەکەی بێگومان تێک دەچی بێگومان زۆرمانلا بوو سەرەتاکاندا ئەنی نەخۆشخانە پڕ بوو لەوانەیە کە تێک دەچون و تەسەممیان دەکرد و بەتایبەت خۆیان سەرەتای ڕەمەزان بڵێ ڕۆژەکانی سەرەتادا جا چەند ڕۆژێک ماوە بۆ جەژن بێگومان ئەوەش جارێکی دیکە گۆڕانکاریێکی دیکەیە بە خێرای باسی ئەوە بکەین لە جەژندا و خەڵکە چۆن خاتری خۆی بگرێت باشە بەسەرچەوە با بە کورتی باسی ئەوەی ڕەمەزان بکەم سەرەتاکە بە بۆی خەڵک بزانێ خۆ خەڵک هەرم ساڵ نازێ ساڵێکی کەش هەر ڕەمەزانێتەوە تەوان ڕیخۆڵەی مرۆڤ بەگشتی لەسەر یەک شێوازی ژیان ڕاهاتووە پێش ڕەمەزان کە هاتی ناو ڕەمەزان ئەو شێوازێکی کەیە ڕانەهاتوە پێی تەسیری لێ دەکا اینجا بایۆلۆژیکەل ئەلارمان هەیە ئێمەواتە جەڕەسی بایۆلۆژی لە هەموو ئەندامەکانی جەستەماندا هەیە بۆیە ئەوە تەسیری لێ دەکە و دەبێتە هۆی ئیریتیشن واتە ئالۆزبوون و وروژاندن بۆیە ئەو حاڵەتانەمان تێدا ڕوودەدا ئەنجا یەکەم ڕۆژەوەنی خەڵکەکە بەعام زۆر زەختی لەسەر دروست بووە برسی بووە خێرا زۆر بە خێرای هەوڵدەدا خواردنێکی زۆر باش بخوات و بە پەلاوەکو ئەوەی کە پێشتر باسمان کرد بۆیە تەسیری لەسەر دەکا ئەنجا بینە سەر جەژن بەتاکید جەژن زۆر پێویستە ئاگامان لە خۆمان بێ لە خواردنەکان چونکە وەکو باسمان کرد ئەو بایۆلۆجیکەل ئەلارمەی کە پێش ڕەمەزان ئێمە لەسەری ڕاهاتوین و ڕەمەزانیش بایۆلۆجیکەل ئەلارمێکی کەمان هەیە
جەژنیش دووبارە دەگۆڕێتەوە جەژن دەتوانین بڵین لە پێش جەژنیش زیاتر دەگۆڕێتەوە چکە شیرینیەکی زۆر لە بەردەمەوە هەر لە بەیانێکی و دەست پێ دەکرێت بە خواردنی چەور و خواردنی جەژن بۆیە پێویستە ئاگامان لە خۆمان بێ مشکی لەمان نێ خواردنی جەژن هەرچیە کاتە بەردەم بخورێت بەڵام بە ڕێژەی کەم زۆرینە وە خواردنەکان هەوڵ بدەین بە لەسەر خۆی خواردن بخورێت پەلە نەکەین بە تەواوی بە جوێنی بە تەرکیزەوە جوێنی زۆر گرینگە چکە مایند ئیتین زۆر گرینگە مایندفولی ئیتین زۆر گرینگە بەڕاستی و پێش ئەوەش چکە عادەتەن لە وڵاتی ئێمەدا خەڵک فێر بووە بە خواردنەوەی بڕێکی زۆر ئاو شەربەت و ماستا و زۆر گرینگە شلەمەنیەکان بەعامەوە ئێمە لەگەڵ شەربەت و مادە گازیەکان نین بە هیچ شێوەیەک بەس بەعام ماستا و ئاو ئەگەر هەر زۆر حەزمان لێبوو پێش خواردن 15 دقه پێش نان خواردن و 10 دقه دوای نان خواردن بخورێ زۆر گرینگە ئەوە هەم ئاو هەم ماستا و لەگەڵ نانی خۆشە پێش نانی زەمە زۆر کاک حازیێت و ماستاوی پێش دۆمەی بخۆی بەنی و ساعتی وەزانی لە دنیا لە ماستاوی خۆشترنی کاگەندرێ وما على الرسول إلا البلاغ سوودی هەیە ناوی بەڕێزیانم کاک حاجی نظام کاک حاجی نظام احترامتان هەیە کاک حاجی خۆی ماستا و پرۆبایۆتیکی تێدایە سوودی هەیە پرۆبایۆتیک چیە با بزانین ئێمە مەسەلەن پرۆبایۆتیک خەڵک لەوانەیە بڵێت چییە ئێمە کۆمەڵێ بەکتریای سوودبەخشمان هەیە لە ناو ڕیخۆڵە کە ملیۆنان بەرەو ژوورە ئەمانە سوودبەخشن پرۆبایۆتیک دەبێتە هۆی بەهێزبوونی ئەم بەکتریایانە و بۆ ئێمە زۆر ئیسفادەی هەیە چکە ئێمە بە حکمی ئەوەی خەڵک بۆ خۆی ئەنتیبایۆتیکەکان بەکار دەهێنێ بەبێ پرسی دکتۆر ئەمە بەڕاستی بەبێ پرسی دکتۆر دەبێتە هۆی مردنی ئەم ئەنتیبایۆتی ئەم بەکتریا سوودبەخشانە بۆیە ماستا و ماست بۆ ئێمە زۆر زەرورە چکە پرۆبایۆتیکی تێدایە بەڵام دەتوانین تۆزە خۆمان ڕاگرین بیکەینە دوای خواردنەوە ئەگەر یەشار خۆمان پێڕانە گیرە با بیخۆینەوە بەس بەکەمی ئەوەی کە زۆر حەزمان لێ بیخەینە دوای خواردنەوە بۆ شیرینی کەم بکەینەوە بەعام ئەگەر هەر حەزمان لێ بقەینە بیخۆین بە زۆر توندیش نەبین ئاستریکت یەک سنیە پاخڵاوی بخۆی یەک پاخڵاوی بخۆی بڕوا بکە یەک تامە یەک مۆزوع یانە جە ئیوا هەیە زۆر دەخۆ کەندرێن ماشەڵڵا تۆ وا باز دەکەی زۆر حەزر لە خواردنەوە بەس پێشتەوە دیار نییە زۆر دەخۆم بە ڕاضەی نانە دیارە ماشەڵڵا دیارە شیرینی و بابەتانە چاوری خۆم لێ دەپارێزم هەرچەندەوە ڕەمەزانی بەس حەزر لێ باسەکان بجوڵێنی بەڵام بۆ خۆت تەندروستی هەر ئینسان دەزانین چۆنە ئەنی هەر حەق کابرا دەچیت بەسەر دۆڵمەی دەکەوت یەک دنیای لێ دەخوای بەخوای سێ پارچەی بخۆی لە دۆڵمە یەک مەنجەڵیش بخۆی یەک مەوزوع هەرە و تامەیە تامەکەتە تەوڕ ناکات هەتا کەمتریش بێ بەخوا تامی خۆشتر وانە ئەی تەبع بۆ خۆم متابعەم کردووە تا خواردن کەمتر بێ خۆی یەکشت زۆر مهمە هەموو ڕێبەرایەتیەکانی هەر سوجگەر ریکۆمنت واتە ڕێنمایی ئەوە دەکەن بە کەمی و بە بەردەوامی ئێمە خواردن بخۆین بە بناغەیی ریکۆمندی ئەوە دەکەن واتە ڕێنمایی ئەوە دەکەن کە 4 بۆ 5 ژەم لانی کەم بکرێ بەڵام بە ژەمی کەم ئەو ژەمانەی ئێمە زۆرە کاکە لە بەیانی و تاوەکو ئێوارە و ژەمخۆری دایم خۆر بین ژەمەکان زۆرە دەتوان بڵێم ژەمێکی ئێمە بەراوردە بە 3 ژەمی ئەو ژەمەی کەم خۆری دایم خۆر کەم خۆری دایم وای خودش تەڕۆزی بە دکتۆرم گەلە خۆشحاڵ بووم تەندروستیەتە هەرە بۆش ماندوو نەبی زۆر ئەم چینەوە بۆ بێتە تەندروستیەوە هەمیە بۆش بێت بجۆ تشتێکی چێ مەشغوڵە برایمە بەختێ خودێ تشتێکی خۆش پێشکەش بکەن ڕخساتەوە بەدەم دێ فەڕێکی چینەش دەرەوە بڵۆ بچینەش دەرەوە ئەوەن دەلڤێری بین کەرەم کەم کەرەم ماشەڵڵا دەنگیان زۆر خۆش بوو من بەجێتان بێڵم یان ناسایە ئێستا پێکەوە دەچین أي حبيبي أي حي أكبر بابا الدنيا دستا سري
قتونا بمدح السناي بيغمبري سيدي عالم محمد صلوات صلاة سلامي هيا لسر روحي بيغمبر صلاة سلامي هيا لسر روحي بيغمبر محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير شكرا وحيا يمدوس يا نايا بو خليقي بيا وتايا شكرا وحيا يمدوس يا نايا بو خليقي بيا وتايا درود رحمتي حيا فيش كشابه في غمباير درود رحمتي يا فيش كشابه في غمباير صلاة سلامي هيا لسر روحي في غمباير محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير محمود محمد يا حمايات ختمي في غنبرنا محمود محمد يا حمايات ختمي في غنبرنا توراة إنزيل هردوك هاتنيان دا وخباير توراة إنزيل هردوك هاتنيان دا وخباير صلاة سلامي هيا لسر روحي في غيباير محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير محمد المصطفى يا شافعي روجي ما يعشير اللهم صل دەستان خۆش ماندوو نەبن هاتینە دەرێ بەڕێزان بەخۆ بەژبانی لە دەرێ کادەی دەکەن کولیچا بە گەرمی ئێستا دەیخۆین تەمان بێنگۆ ناخۆش کۆمەڵێک دەستڕەنجین لێرەنە ئێستا دەچین با بزانین کارەکانیان چییە قسەیان لەگەڵ دەکەین با بچین سەلام عەلەیکوم چۆنن ئەحواڵتان باشن یاخوا باش بن کاک ئەحمەد لەولا ڕادەست پێ بکەم چۆنی سەلامەت بسپاس کاگدرن کاک ئەحمەد بەخێر بێتەوە لە بۆ بەرنامەی پاشیف ئێوە کۆمەڵێک دەستڕەنجینن لێرە ئەو کارەی بەڕێستان کامەیە کە مەسەن دەتانێت نیشان دروستکردنی خانیە بە دار و بە پلاستیک و بە گوێچکە ماسی ئەو دارانە چنەوە هەرداری احتیادی و داری کرێمستی و داری کرێمستی بەڵێ ئەو خانوەتەر پێ دروست کردیە بەڵێ ینی بەس ئەوەیە ئێستا تو ئەو شەو بەس بەوە بەشداری بەڵێ ئیشی تو بەس ئەوەیە خانووی لەو بەس دروستکردنی خانە بۆ دەتوانم نافورەش دروستکردن و بەڵام شوێنەکە بەڕاستی بۆیە هەندە شتم نێناوەکو برجی ئیڤلە دروستم کردووە لە ماڵەوە چەندی شتی کاری دیکەشە باشە ینی ئەو شتانی کە بەس دارە و مادەکەی دیکەش ئەوە چێ کە تیرەیە سلیکۆنە بەس ئەو دوو مادە هیچی دیکە ینی ئیشەکانت زیاد ئەوە نەش ئەدی ئۆژی تونی ئەوەش بە هەمان شێوە پەت و سلیکۆن و دارە بەس بەداری مۆتە و کرێمستی ئەوانە دروستی دەکەی باشە دەستەکانت خۆش سەلامەت خات و ئیسرە چۆنی سپاس باش بەڕێز
سلامت بی ئەو کارانە هەمووی تووە بەڵێ ئیشی خۆمە باشە کەواتە باسێکی و کارانە بەبزانانی ئەوانە ئێلەگە دەچنم لە سەریان بە مۆری و قاش و هەندێک شتی دیکەیە پولەکەیە ئەو بابەتانەیە ئێستا ئەوە پولەکەی تێدایە ئەوە قاشی تێدایە زەنجانەی تێدایە ئەوەیان پشتێنە ئەوانە گوڵی یێخەیە لە یێخە دەدور ئەوە دەکەی ئەوە تایبەت بە دکتۆرانە دکتۆران بەڵێ دکتۆرەکان دیتان ئەوە تایبەت بەنگۆیە یان دەبێت سەبەروی دڵە دڵە و ئەوە کرد سەماعەکەشی پێوەیە ئەو سەماعی جوانە ئێستا ئەوە سەماعی گوێ و ئەوانەی پێوێ و دڵیشە بۆ دکتۆرەکانەوە جوانە وەڵڵا ئەوەیان پشتێنە لەگەڵ کراس کوردی شتێکی زۆر ناسک و جوانە بینەوە سەر ئەوەیان ئەوەش عینەن ملوانکەیە ئەوە شکلی زێڕە لیرەی لەناو بەکاراتێ زۆر جوانە ئەوە ینی زنجیرەکە هەیە بەس ئەو شتانەی پێوە دەخەی یان هەمووی بەخۆ دروست دەکەی زنجیرەکەی دەکڕین ئەو قفلانە دەکڕین لیرەکە بەتەنێ ئەوەش بەتەنێ و ئەوانەی کە پێش قەپات دەکەین بەتەنێ هەمووی لێک دەدەم بەڵێ بەڵێ بەخۆمەوەی دەکەم لێشی دەدەم ئەوەش ئەوی یەخەیەوە نییە هەمووی دیارە ئەفو زۆر باشە هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین ئیسراخان ساراخان ماکەکە لە تۆ نزیکرا ساراخان بخێر بی من یۆزانێت تو سەرکردواتیە کۆ گروپێکی تقریبان نزانم 100 نەفەرن کۆری دەستیتکن وێ 250 ئەندام 250 ئەندۆم هەمی کۆری دەستیتکن چەند کچن چەند کوڕە سەتانۆهەتی کچە ئافرەتا سەتادەی پیاوە پیا و تەمبەڵن یان چێ وەڵاهی ئیدی سەرەتای کارەکە لە ئافرەتام و بەڵام ئەوەی کە دیتمان پیاوانیش دەسڕەنجینن ئەوانش لەگەڵمان بەشداری دەکەن لو ئەتوو سەرکرداتیان دەکەی ئەتوش ئیشەکی دەکەیان بەس سەرروکی ئەوانی خۆی لە سەرەتادا ئەمیش کاری دەستیم دەکرد ئێستا بەڵام لەبەر مەشغوڵیم و ڕێخستنی چالاکیەکان و ڕێخستنی ئەندامەکان و گرنگی پێدان و فێرکردنیان کاری دەستی ناکەم مەجالم چ کارەکە دەکرد پێشتر چنین ئەو بووکەی لە دەستە بەڵێ 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 جلکەکەی بووکەکە وڵا حەزمە لێ ناوی لێنین ئەرێ چ ناوی لێنین ناوەکی ڕەمەزانی بخۆش بی کەوسەر کەوسەر ئەدی ئەوەی دیکە کچە کچە برا گوتە کەوسەر کەوسەر وەی دەست خۆش بی ئەدی ئەو کچوکرانەی لای ئێوە مەسەن ئەتوو سەرکرداتیان دەکەن لەو گڕۆپە داهاتەکان لە بوو دێ بەشدار دەبن پێشانگە و شتیان هەیە ئەمە بە بەردەوامی چالاکیمان هەیە چالاکیەکان کاتی بوون لە سەرەتادا لە جادەی غەزالی ژەتان بوو بە تەمابوون بێ دوای بە خۆت نەتگوت و ئێستا لەوەینە ئێستاش هەیە لە ڕەشماڵەکە ئاخیری وەی دەستا ئەوە هەر ئی منە و ئەندامەکەم لەوێ ئیش دەکەن ماشەڵ پڕۆژەی گەورەی هەیە دەی واکەش داهاتیان جگە لە تو ئەوانەی دیکە شتێکیان بوو دێ وەکو پارە مادە بڵێ بێگومان خۆی ئامانجی سەرەکی گروپەکەم هەلی کارە لە بۆ گەنجان لە بۆ ئەو کەسانێک کە دەسڕەنجینن بەهرەیان هەیە بەڵام بێکارن لە ڕێگەی گروپەکەی من لە ڕێگەی چالاکیەکانی من دەتوان داهاتی ژیانی خۆیان بەدەست بینن دەتوانم بڵێم سەتا هەفتای ئەندامەکانم داهاتی ژیانیان لەسەر ئەو ئیشەیە لە سوشال میدیا ئەکتیڤن مەسەن ئەو گروپە ناوی هەیە ئەگەر بینە ناو ئەو گروپە 250 نەفەرەکە ببینن هەر یەک و ئیش و کارەکەی بەخۆی سارا گروپ وەک تۆر جاڵجاڵۆکەیە هەموو بزنسە بچووکەکانی لە خۆی خڕ کردیتەوە و پیشانی خەڵکییان دەدا ئەو ئەندامانەی لە کنە منن هەر یەکە و پێیجی تایبەت بەخۆی هەیە ناوی تایبەت بەخۆیە لە ئۆنلاین لە فەیسبوک بنووسن سارا گروپ ئینستاگرام سارا گروپ سارا دوت گروپ بڕۆنە نا ئەو گرۆپە 250 نەفەری دەیە هەمووی کاری دەستێک گەلک سپۆس گەلە بخێرە ئەدی ئەوە ناوی چ بوو وەڵا ئەوە ناوی لێنێ ئەو کوڕە با ئەحمەد ژوان دەی یاخوا بەخێر خۆش خۆسپاس هەمویان بە زلی کوردی هات ئەی وایە کاکە کوردەواریانە و ئیشی دەستیە و ئەکسوارەکانمان هی کوردی ئەوەی تووە بەڵێ ئەوە ناوی ڤیرە ناوی کوڕەکەی خۆمە ئەوە هی پێشی سیارەیە هەڵێواسی بۆ جامی سیارە توش بەشداری لەو گروپیان بەڵێ هەمومان ئەندامی ساراخانی زۆر سپاسیەکەین بۆ ئەو هەلوو ئینەی پێشکەشی ئێمەیەەکە بەبوونی ئەو ئێمە هاتین ئەم کەناڵەوە زۆر شوێنمان ناسی زۆر
توانیمان یعنی کارەکانمان بفرۆشین تشتی کە دروست دەکەی ئەمە هی پێش سیارە بوتم ئەمە دەستبەندی پیاوانە هەندێنی برام حەزی لە شتانەیە ئەم شتانە سەر نیاگەنا پێشکەشمانە دوایە بە چەندی سعر شتەکان بڵین مەسەن یەکێک ئەوەی بێ ئەوەی بێ والله هەرزانە برایەک دۆچی لە خۆ چاکە لە خزمەتیابین ئەمە سەرفەقیانە ئەو کۆمی کە خۆم بەکارمێناوە سەرفەقیانە ئەمە نیتمان ئەم بێژنا یا ڕەبی خودی نۆڤێژبی لەواندی عەفیە بەس هەولێر ئەڵێن کەلانگوچ وابزانم نییە بەس ئێمەگوچ بێرە بەس ئەوە سێناوی هەیە ئێمە سلێمانی ئەڵین فەقیانە ئەمە بۆ سەرفەقیانە بەکارێنین لە جێی دەرزی شتێکی جوانە لەگەڵ بۆ نمونەت شتەکانی ترت ڕێکیەخەی ئەمانەشان ئێوەش لەو ڕەشماڵی شتاندادنین یان وڵاتە هەفتانەیە بەدڵی خۆ دەتوانین ڕەشماڵەکەی لە ئاخیری جادەکەوە لێرێ چی ڕەشماڵەکەی لە ئاخیری جادەی غەزاری ئەو هەموو ئەشیا لە هەیە نیە هەیە وای دەستێت خوش بچمە ئەو لای ئەوە تقریبان ها زۆری نەمایە لە بوو جەژن ها ئەوانەی چوکلات و چوسانم نەستە لە و ئەو بەخود دروستەکەی هەمووی باڵی هیچی خۆمە گوڵەکانیش سروشتین باڵی گوڵەکان سروشتین هیچی کراون ئەو جادێخێنە مادەکەی لە کەینەوە دەستت پێ کردە و ئیشانم ئەوانەش لۆ جەماعەتی دومینە و تاوڵە و چ پێ دەڵێن ئەوە دومینە ئەوانش دروستەکەی باڵێ لە کەینەوە دەست بەو ئیشانە کرد جوانن زۆر ئەفوان وەختێکی کەمە بەس حەز دەکەم سەرکەوتوو بووم جا لە ڕێی سارەخانەوە بەشداریم کردووە و سارەخان ئیشی مهمە مهمە تشتی کە دروستەکەی جگەلەوانەی ئەوانەی هینە نێو کتێبە سەحاتی دروست دەکەم و پیتە مەدالیە و بەڵێ نێو قورئان و ئەو شتانە ئیتر مەدالیە و ئەو شتان مەدالیەکان ساریان کو ئەوەش مەدالیە ها ئەوەش زۆر جوان وەڵی مەدالیەکان مادەیەک دروست دەکەوانە ریزن مادەی ریزن بە خوشمان دەچینە بوارەی باڵێ سعر و شتیان وەڵی ساریان مەسەنە بوو نمونە کە سوزانم ئەو کێ 3000 دوو بە 5 باڵێ دەست خۆش لە ماڵێکی هاوکاری دەکە هەر بە خۆتیان توزان ماڵی خۆمە و ئیدی خێزانەکەمان یارمەتی من دەدەن سڵاو بە هەمیەوە دەسێت هەمیەوە خۆش وەرن ئەوجا ئەو شتە جوانە پێویستی بە ئەوەیە شتەچی خۆش لە سەردانەی مەسەلەن وەرن با بڕووینە ئەو لای ڕوخسەتەوە هابێ ئەفۆن مەسەلەن ئەوها ماندی نەبی کولی چەی لە ناوێدانی مەسەلەن بۆ نمونە الله بهنۆ عیدێەوەش بێرێتێت بەرێ زێدەتر خەلکی هەمیەوە کۆدە چێتکردن بێجۆ بەری چەند ڕۆژەکە بەری جەژنێ بێژە هەمیەوە کۆدە چکن بهێنۆ جەژنێتەوە ماندی نەبی لەگە ئیش و کار و کولیچە دروستکردن چوونی وەڵا الحەمدولله زۆر خۆشە خۆش بیارە چەند ساڵە ئیشە دەکەی وەڵا لە مێژە زۆر لە مێژە باشە داهاتەکەی باشە هەم یانێ مەبەست ئەوەی بەس بۆ خۆشییانیش داهاتیش هەردووچی ینی هەم قازانج و هەم خۆشیەکەش چ شتێک وای لێ کردی ئەو هەر لە ماڵی دروست دەکەی کاکە هەر لە ماڵی دروست دەکەی ببتە ئیشک چ شتێک وای لێ کردی وڵات تەلەبیات زۆر بوو خەڵک داوای دەکرد کە میوانم دەهاتدەی خواردێ بۆ دروستکە ببین ینی بکڕین لێت هەر بە خۆڕایی نەبیتن قڕباڵق ها لە زۆر نەمایە لە بوو جەژن داوا دەکەن خوانی بێری بۆ دروستکردنی خواردن و شیرینی هەموو کاکە خوان خواردنیش دروست دەکەم هەموو شی و کوبە و کفتێ و هەموو شتێک بەڵێ کو دەتوانانی ماڵێ و منداڵ و ئەوانەش لەگەڵەکانم الحەمدوللا گەورەنە ئەوانیش هاوکاری دەکەن الحەمدوللا بەڵێ زیاتر چ کولی چە تەڵەبیاتی لەسەر ئەوە زۆر تەبعان زۆر ناوعی لێرەیە ها ئێستا ئەوە برمەیە برێن هەر تایبەتە بە خۆمان ئەو براندی خۆمەوە هەر ئەوە ناوی چیا ئەوە کێکی ڕەندێ بەس جیا لەو کێکە ڕەندانێک کە خەڵک دروستی دەکا ئەوە هەمووی لە ڕەندە درێت 4 طبقەیە یعنی هەم بنەکەی بڵێ قاوەیە و سپێ و کرێمی تایبەتی تێدەکەم هەر بە خۆم دروستی دەکەم هەمووی ئەوە براندی خۆم خوانی بێری باتامی کەیم زانین خۆشە یان نەخۆشە دیسان شیرینی بڵێن جەژنە ئەوە تایبەتە خەڵک داوای دەکات زۆر کاکە ئەوەی داوا بکەن ها مەمنون دەبن بەخوای ئەوە زۆر تایبەتە ها
ئەوەی خۆم سەکانەوە هەمووی ئیدی هەموو ئیلا دەبی بە تەلەفۆن بەڕقم تەلەفۆن لێ بکەن ئەومان یان لە سوشال میدیاش هەیە نانا لە سناپ و ئینستاگرام و فەیسبوک هەمووی ئەکتیڤم و بەس دەبێ دوو ڕۆژ پێشتر هەر خوانی بێری خواردن و کولی چۆن کاکە بە ئەمەش اتفاقە چی بکەین لەگەڵ جەماعەتم ئەمەش هەر کولیسەی دەکڕین لەمە و دووە کولیسەت لێ بکڕین هەموو ڕۆژێک لومان دێنی بە دلیڤەری خزمەتتان دەبین تەکسیمان هەیە بە خۆیان دێن خەڵک ینی هەم دەتوانی بە خۆت بێ هەم گەیاندنیشمان هەیە محەممەد برا ئەو تەوقەیەکەین عقدە چ دەوقەیەکەین یاڵە تا لو جەماعەتیش ئیشڵەش هەمیش شەوە ئەم دێش بێری خۆن ئەرێ هەر ناوت بێری بوویان چ بێری یارخوا بەخێر بیت تا هەر جارەکەم ئەوە لە خۆم هەرگرتەوە زۆر جیاوازەوە دەست خۆش بێ ئەی باوکی منداڵان ئەویش هاوکارە زۆر ئێستا هەر لێرە بوو بەخوا ئەوە تایبەتە ئەو برمێش وەچی بڵێن هەم زۆر شیرن نیە هەم ڕوونیشی تێدا بەکار ناینم لە هەویرەکەی تەنها لە سوورکردنەوەکەی ڕوون بەڕوونی شتەکان سەحینەش زۆر زۆر یعنی هەتا پێم بکرێشتی فرێش بەکاردێنم ماندی دەبی پێ و بەڵام شتەچی خۆشە ئەو ڕۆژانێک کە ئیشم نییە هەست بە بێزاری دەکەم حەز ناکەم بێ ئیش بم زیاتر داوا بکەن لەوەی ئیشی زیاتر بی زیاتر دڵی خۆش بی دەستێت تات خۆش ئەم گەلە خۆشحاڵ بین و گەلە خۆشحاڵ بین پاتەنەوە جەماعەتێژی تا ئەوە دامانە لەمە و دوا کولیچەکان لەبوو بەرنامەی لێر دەکڕین لەبوو جەژنێکی شەڵا خەڵک باڵخۆی داوا بکە لە سناپ لە ئینستاگرام لە فەیسبوک کوورێ لە دار و بەر چێ والله لە بیرم چوون خوانی بێری چ دیما بچینە ژووری تشتێکی تایبەت پێشکەشکین ماچەند وەخت مایە نزانم بچینە مەگوت ڕاستی مادام ساراخان سەرکردەوەتیە گڕۆپێکیت کرد و داوای لێبوور نەکەم جەماعەت زۆر داوای لێبوور نەکەم مادام سەرکردەوەتیە گڕۆپێکیت کرد و 250 نەفەرن بسیاری زیاتر لێ 250 نەفەر هەمووی هەولێریان کوردستان لە دەوروبەریش هەمانە بەڵام لە سولێمانیش تەنسیقمانەیە لەگەڵ گروپەیەک کە ئەوانیش 250 و ئێستا لێرەوە خەریکین لە دوهۆچیش گروپەک دروست دەکەین و لە پشدەریش هەمانە هەمووی بە ینی ڕێبەرایەتی من ئیشی دەوێ کو دەتوانی سەرکرداتی ئەوە هەمووانە بکەی بینە و بکڕە و بفروشە و نازان کووە پلانەکە کووە پلانەکە ئەوەیە تەنها ئەوەیە بەهرەی کەسەکە دەدۆزیەوە حەزی لە چ بابەتەکە حەزی لە چ شتەکە ئیدی فێری دەکەین کە کو دروستی بکاو و بیفرۆشیتەوە پاشان وازی لێ دەینین لۆ خۆی پێدەگەیانی باوەڕ دەکەی کاکشوان ئەندامم هەبووە سەرەتا هیچی نەزانیە تەنها حەزی لە کاری دەستی بوو ئێستا ماشەڵڵای لێبی داهاتی تایبەت بەخۆی هەیە کە ئەوش جێگەی شانازی منە کە ئەندامەکان بەو شێوازە بن و ئەوەی دیکە کە زۆر دڵم پێی خۆش دەبی کۆمەڵە گەنجێک ئیشەکەی دەکەن زۆر بە خۆشەویستیەوە ئیشەکەی دەکەن مەسەن چ شتێک زیاتر دروست دەکرێت ئەوانەی دەبینی مەسەن ئەوە جلی کوردی ئەوەی تو چ بوو ئەوە ناوی لەبیرم ئەوە بەکارهێنانەوە ئەوە بابەتانشمانەیە بەڵام بە شێوەی گشتی ئەکسسواراتە یعنی خەناوکە و گوارە و ئەنگوستی لە و تەسبیح و هەموو بابەتەکەمان هەیە تەنسیقتان هەیە لەگەڵ کۆمپانیا چوزانم لەگە بازار پلانێکی گەورەترتان هەبی لە بوو داهات و لە بوو ئەو گەنجانە چوزانم مۆڵێکی تایبەت بە خوتانەوە دروست بکەن 150 نەفەر کەم نییە ونیە خۆی پلانەکە هەیە پرۆژەکەم ئامادەیە بە پرۆپۆزەڵەوە هەموو شتەکانم ئامادەیە بەڵام ئیدی چاوەڕێ دەرفەتەکی گونجاو دەکەم چونکە هەتا ئێستا کە گەیشتمە ئەو ئاستەی ئێستا هیچ لایەنەک و هیچ شەریکە هەروەکو خۆت باست کرد وەکو دامی مادیان نەکردینە ئەوەی کە کردیتمان هەموو لە ئەسەر ئەرکوماندیبوونی خۆم بووە بەڵام ئێستا ئەلحەمدولله ینی ئەو ئەنداماکانیشم قازانجیانەیە وەکو لۆ خۆشم ینی لۆ منیش بوویتە بزنسەک بەڵام بزنسەکە بزنس لە بوو بزنسیە بەو شێوازەیە سەرەتای کارکردنەکە چونکە 6 ساڵە و گروپەم هەیە سەرەتای کارکردنەکە و خۆ بەخشە ناو ئیشەکەی بووم بەڵام ئیدی وردە ئێستا ئەلحەمدولله داهاتی لۆ منیش هەیە و لۆ ئەندامەکانیش هەیە لەو ڕەشماڵی ئەوەی جادەی غەز دەتوانن دیسان لەناو جادەکەی دانێن هەمووی گروپ بێن و بەشدار بن بە تایبەت لە پێش جژنی پلانی شەو هاتانەیە چکەوا بزانم لە پێش نەوروز هەتان بوو خۆی ویستیڤالەکە شاری ئیمن بوو ئەمن کردم ئەو 11 ڕۆژەی لەوێن دەربووین خۆی ئەساسی دەتوان بڵێم بنەمای گروپەکەی هەر کردنەوەی پێشانگا بوو لە مۆڵەکان لە پارکەکان لە ویستیڤالەکان لە زانکۆکان لە هەر شوێنێک ئەمن لۆیانم ڕێک دەخست بەڵام بە شێوەی کاتی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەڵام ئەندامەکان پێویستیان بە پارە بوو ینی هەر ئەوە ناچاوەڕێ بکەن 3 ڕۆژ ینی داهاتیان لە بۆ بێتن لێ ینی هەوڵمدا شوێنێکی دائیمیمان هەبی هەر ئەو ڕەشماڵێکە باسمان کرد بەڵام ئێستا چونکە بەخۆ مامۆستامە لە مەکتەبی ئەهلی مامۆستاشی ماشەڵڵا
کاکە برێن ماشەڵڵا مامۆستای چاودا مامۆستای چێ بیرکاری بە ئینگلیزی گوتم بەس نەرێ بیرکاری بەخوای بخۆی حساباتەکە لەیوە دەست پێ دەکات ئەدی زیاتر لە بەردەوامی مەجالم نیت بەڵام ئینشاڵڵە پاش ئەوەی کە ئەو ساڵمان تەواو کرد پرۆژەی زیاترمان دەبی هەمووی حازرە تەنها جێبەجێکردنە ئیدیش بە من نەبی بە کەسکە ناکرێ یەژبەر هەندێ هینێت میهوان بین ئەفشەڤەل بەرنامەی پۆشی بتا ڕێکێک زیاتر و گەنجێ دی بەشدار بن گەل گرۆپی سەرخۆنەوە ئەو گەنجێ دی یعنی پرۆژەت سایت کۆری دەستی زیاتر گرنگی پێێت بە ئەم گەلە خۆشحاڵ بین ئاگام لێتە هەر کولیچەی بخۆ و چای بخۆوە ئەها ئەمن تا ئێستا بە ئامن بیم یەک دوو کولیچەی بخۆم بگراوە بریا هەر لای تو بە مایکەکە من خەریکی کولیچە خوار نێبووم بەجددی زۆر خۆشە یعنی هەم نازانم یەک زۆری بخۆم دەترسێن پاشیوی دوانانم پێ نەخورێ جان گەرمەکە چیانە وڵی زۆرم خوارد ئەوەش بخۆم ئەویان لەگە چاک خۆش کوردستان 24 بە تایبەت ئەم بەرنامەی پاشیف ینی لە خزمەت ئەو کەسانەدان کە دەستڕەنجینن برەو بەکارەکانی خۆیان دەدەن دەیانەوێت بزنسی خۆیان هەبێت وەک دیارە شەوانە گروپی جیاجیا و ئەو کەسانەی کە دەستڕەنجینن لێرە کارەکانیان نمایش دەکرێت و باسی لێوە دەکرێت ئەمە جێگای خۆشحاڵیە هەروەکو کە ساراخان سەرۆکی گروپەکە باسی لێوە کرد جۆرێک لە مۆدیلێکی نوێی لە بزنس داهێناوەکە و کەسانەی بێکارن دەتوانن سەرتاوەکو خۆبەخشێک بێن کارەکانی خۆیان هەم فێر دەبن و هەمیش فێری جۆری بزنسەکە و بازرگانیەکە دەبن و پاشانە کەسە و داهاتی خۆیان دەبێت ئەمە جێگەی دەستخۆشیە شایانی ئەوەیە کە بێتە جۆرێک لە چاولێکەری و خەڵکانی دیکەش لەم ڕێەوە بتوانن کە ینی کاری خۆیان هەبێت بە تایبەت و خاتونیش بەم دەستڕەنجین و بەم کولیچە و کادا ئەوەکو ژوان و لای ماڵی ژوانێ دەڵێن کادا ینی 23 پاشی بە 23 هاتە پێشکەشکردن خواحافیز أجر فارواري رزقاريت كريدين لا دردا يا ساري مذكير دابرايا لا قليك تيري مذكير دابرايا لا قليك تيري سراجي ياني ناوي تويا بريزايا لا قجتي هاني ناوي تويا بريزايا لا قجتي هاني لبارتايا وانم شينو روما تنها باياهي ويتكا كيتوما تنها باياهي ويتكا كيتوما
خوشايا بيستي بدوري تايا وياني قدوة وبايا بوستو تازي ساير ماياني خواني يا سي فاجي قرآياني لها ردود نية تبشر يوماني لها ردود نية تبشر يوماني يا رسول الله توفيق ينباري كارو في شديد هجر فرواري رزقاري يذكري لا دردا يا سياري ما تكري دابرا لا قلي يقتيني ما ذكي دابرا لا قلي يقتيني